خوای بەرزوو بێ هاوتا سڵاوتان لەوێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ بە یارمەتی هاوکارانمان لەگەڵ هاوکارم خات و سەنا هاتینەوە خزمەتان دەخوازین کە ئەمڕۆژ بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. سڵاوی خوای گەورەتان لە بێزیزانی کەناڵی ئاسمانی پەیام خوشحاڵین کە لە بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ بە خزمەتی ئێوەی ئەزیز شادەبینەوە. ئەمڕۆژ بڕگە و بابەتەکانمان تایبەتە بە خزمەتکردنی ئێوەی ئەزیز لە بڕگەی یەکەما قسەکەین لەسەر ئایا تا چەند هاوڵاتیانی ئێمە بۆ گەڕاندنەوەی مافەکانیان و بۆ یەکلایەکردنەوەی کێشەکانیان متمانیان بە دادگاکان هەیە و چۆن پەنا ئەبەنە بەر دادگاکان. لێرە پارێزەرێکی بەڕێز میوانمانە بێت و زیاتر قسەیەکی لەسەرمتەوە. بەڵێ سەنا لە زۆرێک لە کێشەکاندا لە دەرەوەی دادگا چارەسەری کێشەکان دەکەن بە تایبەتی لە مامەڵە و لە بواری قەرز و لە کۆمەڵێک بابەتە کە زۆر جار لەبەر ڕۆتیناتی دادگاکان زۆرێک لە هاوڵاتیان پەنا نابنە بەر دادگاکان، بەڵام دەکرێت لە ڕێگەی دادگاکانەوە حەق و مافی خۆمان وەربگرین و لەو تۆرێماندا باز لەو دەکەین کە ڕێکارەکان چین چۆن دەتوانین ئەو حەقەی کە لێمان سێنرا و لە ڕێگەی دادگا و لە ڕێگەی یاسا وەری بگرین. بەڵازان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە مافی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکەین بەسەر ئومەتەکەی وزانی مافەکان چین مسلمانان چ ئەرکێکیان لەسرە لە جێبەجێکردنی سنەتەکانی پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم و ئەو شتانەی کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بۆی دیاری کردوین ئەگەر لە خۆمان و لە کۆمەڵگاکەماندا جێبەجێ بکەین چی بەسەر کۆمەڵگاکەمان دێت. پێغەمبەرێکە صلی الله علیه وسلم خوای گەورە بە و هەموو عەزەمەتی خۆی و فریشتەکان سەڵاوەتی لەسەر بدەن بێگومان دەبێت مرۆڤ زۆر زیاتر ڕێزی لێ بگرێت و بتوانێت شوێن پێ و ڕێبازەکەی ئەو بکەوێت. بێگومان زاتێک بۆ بەرزیە کاکدانیان گومانیانە کە مافی هەیە بەسەر شوێن کەوتوانی بەسەر ئومەتەکەی خۆیەوە، بەڵام لێرە گفتوگۆکەی لەسەرەوەی ئینشاءڵڵا بزانین ئەو مافانە چین و چۆن ڕێز لەو مافانە بگرین و مافەکان ئەپارێزین. و هەروەها لە تەوەری سێممانە قسەکەین لەسەر کار و چالاکیەکانی گروپی پەپۆلە بزانێکین ئەم گروپەکەین کە سەرپەرشتیانەکە کار و چالاکیەکانی چین لە چ بوارێکە ئیشەکەن. لێرە بە پرسی گروپەکە میوانمانە بێت و زیاتر گفتوگۆکەین. وەکو هەمیشەش دەچینە لای پلەکانی کەش و هەوا بزانێکین بۆ ئەمڕۆ پلەکانی کەشوها لە هەرێمی کوردستان لە چەنابێت. سەرتا ژامەژەمان پێکرد تەوریەکەمان تایبەتە بە ئەوەی تا چنێک هاوڵاتیانی ئێمە متمانیان بە دادگاکان هەیە بۆ ئەوەی کێشەکانیان بگەڕێنەوە بۆ ئەو دامەزراوەیە لەوێ کێشەکانیان چارەسەر بکەن و حەق و مافەکانێک لای بکەنەوە لەوێ و بگەن بە دەرئەنجامێک کە
عەدی تیا بێ لە کێشەکانیانەوە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک خالید نەقەشبەندیمان کردووە پارێزەر لە دادگاکانی هەرێمی کوردستان کاک خالید بەخێربێن زۆر بەخێر کاک خالید خوشحاڵم ئەمڕۆ لێرە بوون عەزیزمان سپاس. کاک خالید ئەمەوێ ئەوە بپرسم لە ئێستەیە هاوڵاتیانی ئێمە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە سلێمانی ئەوەی کە ئێمە زیاتر لە دادگاکانی سلێمانیە جەنابتمان بینیوە تا چەندێک هاوڵاتیانی ئێمە متمانەیان بە دادگاکان هەیە بۆ ئەوەی کە کێشە و گرفتەکانی خۆیان بێنە ناو ئەو دادگایەوە و یەکلایی بێتەوە. سەرەتا سپاس و ڕێز بۆ ئێوەی بەڕێز دیارە خوای گەورە کاتێک کە مخاتەبەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کات احکم بینهم بما انزل الله واتە ئەوەی کە خودای گەورە دای مەزراندووە و دای ناوە ولا تتبع أهواءهم يعني بدواي هواي أوانا مرو دیارە خەڵکیش بۆ یەکلاکردنەوەی گرفتەکانیان کێشەکانیان ناکۆکی کاران ڕێگەیان و ڕێگە چارەیان دادگایە و دەستوری هەمیشەی عێراق ئی ساڵی 2005 ئەوەی ڕەخساندووە بۆ هاوڵاتیان کە لە بەردەم دادگایەکی سربەخۆ لە بەردەم دادگایەکی بێلایەن هەمویان هاوتان و هەمویان وەکو یەکوان بۆیە دادگا ڕەخساوە و زەمینەی دادگا لە بەردەم هەموو هاوڵاتیانە بۆ ئەوەی کە لە ڕووەکانی سزاییەوە لە ڕووەکانی بەراییەوە لە ڕووەکانی باری کەسێتیەوە لە هەموو ڕووەکان دادگا ڕەخساوە لە بەردەم هاوڵاتیان بەڵام مەسەلەی ئەوەی کە هاوڵاتی تا چەند متمانەی بە دادگا بێ ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو ڕێو شوێنانەی کە دادگا لە کاتی بەرکاردکردنی ئەو یاسانە کە جێبەجێ ئەکا لە ڕۆژانەیە چۆنە دیارە هەرێمی کوردستان و دادگاکانی سلێمانی هەولێر هەڵەبجە دهۆک هەموو ئەو دادگانی کە لە هەرێمی کوردستانە هەیە کار بە ئەم یاسانەیەکەن بەڵام بەدەرنین لەو کێشە و گیر و گرفتانی کە هەیە لە با بڵێن لە دامەزراوەکانی حکوومەتە یان لە دامەزراوەکانی تری دەوڵەتە بەڵام دەوڵەت کاتێک کە دادگات دائەنێ دای ئەنێ بۆ ئەوەی دوور بێت هاوڵاتیان دوور خاتەوە لە ململانی و کێشە و گیر و گرفت بۆیە دادگاکان هەیە متمانەی خەڵک بە دادگا ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تا چەند من مافەکەم خێرا بەدەستهێنم بۆیە یاسا ڕێکی خستووە کە ئەگەر هاتوو دادبینی ئەنجام مرا 20 ڕۆژ زیاتر نەبێ ماوەی ئەو دواخستنە ئەگەر حاڵەتەکە گرنگ نەبێ یعنی ئەبێت ئەم حاڵەتە گرنگیەک هەبێکەوە بکات تا 20 ڕۆژ یان دواخستن دروست ببێ بۆ نمونە پێویستی بە نووسراوێک بێت بکرێت بۆ شوێنێک بۆ دڵنیابوون لەو داوایی کە هەیە ئەمە لە یاسای دادبینی شارستانیەکان دیاری کراوە کە 20 ڕۆژ زیاتر نەبێ لە مادەی 162 بابەتە سزاییەکانی شەروەها دیاری کردووە کە ئەبێ مودەیەکی مناسب بێ بۆ دواخستنی هەموو داوایەک تا داوایەکی تر بۆیە لێرە لە بەر ئەوەی کە دادوەرمان کەمە لەبەر ئەوەی کە فەرمانبەرمان کەمە لەبەر ئەوەی کە بینامان کەمە لەبەر ئەوەی کە ڕێو شوێنە یاساییەکان ئەوەش ڕۆتینی تێدا کەوتووە بۆیە ئەبینین کە درەنگ ئەکەوێ ماوەی بەدەستێنانی مافی کەسەکە یان هاوڵاتیەکە بۆیە ئەو متمانەیە کە هەیەی بە دادگا کەمێک سستر ئەبێت وەکو ئەوەی کە هەیبێت و بەخێرا دروست ببێت لە لای زۆر باشە کاک خالید تا چەند گرنگە هاوڵاتی و شارێکی وای هەبێت دەزانین لە کۆمەلگای ئێمەدا لەوانەیە بەشێکی پەیوەندی بە کولتور و عادەتمانەوە هەبێت کە زۆرە لە کێشەکان لە نێو خۆماندا لە ڕێگەی عەشیرەت و بنەماڵە و کەس و ئەوانەوە چارەسەری بکەین بەڵام ئەگەر هوشارێکی دقیقە بێت کە ئەم کەسە بزانێت لە ڕووی یاسایە بە تەواوی ئەم مافەی وەرەگیرێتەوە ئایا دەتوانێت پەنابەرێتە بەر یاسایان ئەگەر لەم نێوەندەدا کامیان باشترەوە لە بەرژەوەندی ئەو کەسەیە کە حەقەکەی خوراوە بۆ یەکلایکردنەوەی کێشەکەی پەنابەرێتە بەر یاسای یاخود لە ڕێگەی عرف و بابەتی کۆمەڵایەتی و کێشەکەی چارەسەر بکات دەستخۆش دیارە خۆی بە درێژایی مێژوو بابەتی سەلماندنی با بڵێن حەق و ماف قۆناغ تێپەڕیوە
سەرەتا لەسەر ئەوە بووە کە بێتە دەستی با بڵێن قەدەرێکی نادیار کە ئەو کەسە یان هەڵەیە ناو چەند مارێکەوە ناو ئاگرێکەوە بۆی بزانرێم کەسە حەقی هەیە مافی هەیە یاننا لە دواییە بنەمای هێز هاتۆتەکایەوە کە لەسەر بنەمای هێز کێ هێزی زیاتر بووە ئەوە توانیوێتی مافی خۆی بەدەست بێنێ ئەمە لە زنجیرەی مێژووی مرۆڤایەتی لە دواییە هاتۆتە باریەوەی کە چۆن کەس بتوانێت کە سەلماندن پەیدا بکات و دادگاکان هاتۆتەکایەوە بۆ یەکلاکردنەوەی ململانیەکان دیارە ڕۆشنگەری و ڕۆشنبیری خەڵک و تاک لەسەر ئەوەی کە دادگا باشترە ئەمە بۆ خۆی وا ئەکات کە خەڵک ڕوو بکاتە دادگا لەوەی لە دەرەوە بێ بۆ نمونە کۆمەڵێک بابەتمان هەیە ئەگەر لە دەرەوەی دادگا بکرێ هیچ بەهایەکی یاسایی نییە ئەگەر بۆ نمونە لە بابەتە شارستانیەکان لە بابەتەکانی باری کەسێتیش ئەگەر هاتوو بۆ نمونە لە دەرەوەی دادگا ئەنجامرا هەر ئەبێ بێتەوە بۆ دادگا بۆ ڕاستاندنی یعنی ناکرێت ڕێگە چارە تەنها دەرەوەی دادگا بێ بە تایبەت بۆ بابەتە بەرایی و داراییانەی کە گرنگن لە نێوان خەڵکەکانە بۆ زامنکردنی ماف چونکە ماف وەکو ئەوەی کە ئەگەر بەرگی یاسایی پێوە نەبێ پێوەی دیار نییە کە کێیە خاوەن ماف بۆیە یاسا و دادگا بۆ ئەوەیە کە یەکلاکەرەوەی ماف بێ لە نێوان تاکەکانی کۆمەڵگە بۆیە ڕۆشنگەری و ڕۆشنبیری خەڵک و تاکەکان لەسەر ئەوەیە کە تا چەند و لەکوێ حەقەکەی دیاری ئەکرێ و لەکوێ زامن ئەکرێت ئەوەی لە عێراقا هەمانە و لە هەرێمی کوردستانە هەمانە ئەبێ یاسا دیاری بکە ئەگەر یاسا دیاری نەکات ئەوە ئەو مافەت نابێ بە ماف و نابێ بە با بڵێن بەهای قانونی خۆی وەرناگری هەتا ئەوەنەی کە لەلایەن فەرمانبەرێکی حکوومەت بە نیسبەتی ئەو بابەتانەی کە پەیوەستن بە دامەزراوەکانی حکوومەت و لەلایەن دادگا ئەگەر پەیوەست بێ بە دادگا نچین کە ئێمە پێویستە بهێنینە ناو دادگاکان تەنها لە ناو دادگاکانە وەکو جەنابتە فەرمووی ڕاستاندنی بۆ بکرێ یەکلایی بکرێتەوە لە لای فەرمانبەرێکی حکومی بکرێ بە نووسراوێکی فەرمی ئەگەر بۆمان باس بکەی بۆ هاوڵاتیانی بۆ نمونە دەست خۆش بۆ نمونە ئەو بابەتانەی کڕین و فرۆشتنی عقار یاسا دیاری کردووە کڕین و فرۆشتنی عقار شەکلیەتی خۆی وەرناگرێ هەتا لە بەردەم فەرمانبەری حکوومەت ئیقرارەکە نەکرێ واتە لە کوردی خۆمان ئەڵێ پەنجەمۆر ئەو پەنجەمۆرە هەتا نەکرێ ئەو کڕین و فرۆشتنە شەکلیەتی خۆی وەرناگرێ شەکلیەتی خۆی چییە گواستنەوەی ئەو مڵکەیە لە کەسێکەوە بۆ بگورمە مەسە لە فەرمانبەری حکوومەت ئەوەیە لە دادگای بۆی هاوڵاتیان ئەوەیە کە لە دایری خانوبەرە بەڵێ ئەوەیە کە لە دایری خانوبەرە چونکە یاسا بۆی دیاری کردووە کە لەوێ شوێنی گواستنەوەی مڵکە بۆ نمونە ئەمە بە نیسبەتی ئاعیان بە نیسبەتی عقارەکان ئەین یەینە سەر بۆ نمونە ئۆتۆمبیل و هەر بابەتەکانی تر ئۆتۆمبیلیش بۆ نمونە شەکلیەتی خۆی وەرناگرێ هەتا لە بەردەم فەرمانبەری هاتوچۆ پەنجەمۆر نەکرێت لە گواستنەوەی ئەو منقولە یان ئەو گوازراوە ئەو ئۆتۆمبیلە لە ئەلیفەوە بۆ بە بۆیە ئەو عقدانەی کە ئەکرێ لە دەرەوەی دادگا ئەو بەها یاساییەی نییە تەنها قوتی ئەوەی هەیە کە ئەمە مافی پارەدانەکەیە کە داوێتی بە کەسی بەرامبەر ئەوە سەلمێندرێک کە پارەکە دراوە بەڵام ئەوەی کە ئەم حەقە گوازراوەتەوە لە ئەلیفەوە بۆ بە ئەوە ئەبێ لە بەردەم فەرمانبەری حکوومەت بێ بە نیسبەتی ئەو بابەتانەی کە ئەبێ لە ناو دادگا جێگیر بکرێ بۆ نمونە زەواج یاسا دیاری کردووە کە پێویستە لە دادگا گرێبەستی هاوسەرگیری بگرێ و هەروەها دیاری کردووە کە سزا ئەدرێ ئەو کەسەی کە لە دەرەوەی دادگا گرێبەستی هاوسەرگیری ئەکرێت و ئەبێ غەرامەش بدات یعنی بەدەر لە بەندکردن دەبێ غەرامەش بدات دادگا یان قانون دیاری کردووە کە ئەگەر کەسێک هات و کەسێکی تری تەلاقدا لە دەرەوەی دادگا پێویستە جێگیری بکات لە دادگا نابێت هەر ئەوەنەی کە کەسەکەی تەلاقدا لە دادگا و تەواو
و بتوانێت لە دوایی یا جارێکی تر زەواج بکاتەوە کاک خەلیل، تۆ ئەوەکەیتر لە زمەتی تۆیە لە ناو قانونا. لێکەوتەکان چین ئەگە نەچێتە دادگا؟ وەکووتم ئەگەر هاتوو بۆ نمونە کەسێک زەواج بکە لەگەڵ کەسێک یاسا سزای بۆ دایناوە کە لە ملیۆنێکەوە بۆ 3 ملیۆن دینار ئەمە غەرامەی کەسەکەیە کە لە دەرەوەی دادگا ئەنجام بە و بە نیسبەتی بەندکردنیشەوە ئەگات تا لە 3 ساڵ بۆ 5 ساڵ ئەگەر هاتوو زەواجی کردبوو و بەڵام لە دەرەوەی دادگا چووە زەواجێکی تری کردووە. یعنی تەنانەت بەدەر لەوەی کە نابێکەی بە سزا دیاری کردووە یاسا بۆ نمونە ئەو بابەتانەی کە بە تایبەت کە پێیوەستە بە شەرعی خوددا یاسا دیاری کردووە و یاسای باریکەسێتی ژمارە 1970 ساڵی 1959 کە هەموار کراوەتەوە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2008 بە یاسای ژمارە 15 ئەمەی دیاری کردووە کە سزا ئەدرێت ئەو کەسێک کە لە دەرەوەی دادگا ئەنجامی بە و سزاکە قورسترە بۆ نمونە جاربەجار ئەڵێ ئەی من لە ناو دادگا خێزانێکم هەیە هاوسەرێکم هەیە با بچم لە دەرەوەی دادگا هاوسەرێکی تر بهێنم خۆ من تۆمار ناکەم لە دادگا نا ئەمە ئەگەر هاوسەرەکە ڕۆژێ لە ڕۆژان بێت و داوا بکە لە دادگا بڵێ وەڵام من فلانە کەس هاوسەری منە ئەوە لەو کاتەیە سزا ئەدرێ بۆ سزایی کە پێشتر باسم کرد کە ئەم لە دەرەوەی دادگا زەواجی کردووە بەڵام سەرباری ئەوەی کە لە دەرەوەی دادگا زەواجی کردووە زەواجی دووهەمە بۆیە لە 3 ساڵ بۆ 5 ساڵ سزاکەی دیاری کردووە یاسای باریکەسێتی هەموار کراوە لە هەرێمی کوردستان. یعنی وەکو وتمان هەنێ بابەت هەیە حەمیدە و باشە کە تۆ بچی ئەنجامی بیت لە دادگا هەنێ بابەت هەیە ئەگەر تۆ ئەنجامینەیە نەک ئەوەی کە مەسەلەکە لە حەمیدی ئاوێ نە مەسەلەکە گاتە باری ئەوەی کە سزا ئەدرێت و سزا دیاری کراوە لە یاسایە بۆیە دەرگای یاسا ئەو دەرگایەیان ئەو شوێنەیە کە زامنی مافی هاوڵاتیان ئەکات و هاوڵاتیان لە دەرەوەی دادگا ڕێکسازیە کۆمەڵایەتیەکان بابەتەکانی تری ژیان ئەتوانن ئەنجام بن بەڵام بۆ نمونە لە بابەتی قەرزکردنە لە بابەتی قەرزکردنە خوای تەبارەک و تەعالا ئەڵێ ئەگەر هات و قەرزێکتان ناوە کەسێکی تر بۆ ماوەیەکی دیاری کراو یان بۆ ماوەیەک ئەوە بینوسنەوە کتەتی بوو بەشایەتی بەڵێ بۆ ئەوەی کە وەشاهیدی هەبێت بۆ نمونە 2 شاهددا ئەنەی بۆ ئەوەی کە ئەم با بڵێن ئەم پرۆسەیە صحیح بێ و ڕاست بێ نەک ئەوەی کە تۆ هاتوویت لەگەڵ کەسەکەیان ڕێککەوتووی و پارە دیاوەتێ و هیچ شاهدێکت نییە بێت بۆ محکەمە بڵێ تەنها خوای گەورە ئاگای لێیە باشە کە خوای گەورە ئاگای لێیە دادگا تەنها ئەو مافەت دەیاتێ کە تۆ سوێندی بەرامبەرەکە بیت چونکە هیچ مافێکی ترت نییە و هیچ بەڵگەیەکی ترت نییە. کاک خالید ئەو دوو شایەتە کیفایەتە بۆی بتوانێت کێشەکانی ینی چارەسەر بکرێت بە بەڵگەی نووسراوە بە بەڵگەی نووسراوە بە بەڵگەی ئەگەر دوو کەسە سوێن ئەگەر ناشاهید دەبێت و بەڵگەی نووسراو نەبێ نەخێر سوێنیش خۆ نابێت دارایی نەخێر بەڵێ چۆر باشە کاک خالید بۆچی گرنگە ئێمە پەنابەرین نەبەردادگاکان بۆ منە دوو هاوڵاتین زەواجەکەن قەیچێکە با لە ماڵی خۆیانە زەواج بکەن مەلایەک مارەیان کایان تۆ خانوویەک بە منەفرۆشی ئێمە بۆچی بچینە فەرمانگەی خانوبەرە یا کاکدانیار سیارێک بە تۆ فرۆشێ بۆچی بچینە فەرمانگەی هاتوو چۆ ئەمان بۆچی گرنگن زۆر تەواوە طبعاً بۆ لێککەوتەکان یعنی ئێستا ئێمە لە بەردەم زەواجە زەواج چییە زەواج گرێدانی هاوسەرەتیە لە نێوان دەکەر و ئونتا نێر و مێ دیاری کردووە قانونی باری کەسێتی عراقی و هەموارکراویش لە هەرێمی کوردستان رابطة للحياة المشتركة بۆ هاوبەشی لە ژیان وطبعا بۆ محبة ورحمة يكمشت إنجا رابطة للحياة المشتركة ياسای عێراق ئەڵێ نەسل واتە دروستکردنی منداڵ لە هەرێمی کوردستان لە هەموارەکە نەسلی تیانە بۆ نمونە ئەم تۆمارکردنە لە دادگا تۆمارکردنی هاوسەرگیری بۆ پارێزگاریکردنە لە مافی ژن و لە مافی پیاویش
لە کاتی هاوسەرەتی و دوای هاوسەرەتی یان لە کاتی کۆتایی هێنان بە هاوسەرەتێکە بۆ مافی ئەوانی تر کێن ئەوانی تر ئەو منداڵانی کە دروست دەبن باشە تۆ چۆن ئێمە بیسەلمێنین کە ئەم منداڵی فلانە کەسە ئەی ئەبێت زەواجێکی صحیح هەبێ لە نێوان ئەم دوو کەسەیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بیسەلمێنین کە یان خیلوەیەکی تەواو هەبێ و ئەمانە هەمووی ئەگەر تۆمار کرابوو لە دادگا ئەو کاتە ئاسان و دروست دەبێ بەڵام ئەگەر تۆمار نەکرابوو لە دادگاوەکەوەی کە کۆن ئێمە هەمان بوو بە حکمیەوەی دادگامان کەم بوو لە شار و شارۆچکەکان دادگامان نەبوو ناچار کەسەکە دوای 7 ساڵ 6 ساڵ کاتێکم قوتابخانەی ئەهات اینجا ئەچوو تۆماری هاوسەرگیریەکەیە کرد و لەبەر ئەوەی کە منداڵێکی هەیە منداڵەکەیە چێتە مەکتەب ئاوا بوو بەڵام ئێستاوانە ئێستا دادگاکان زۆرن هەموو شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستان و لە شوێنەکانی تر عێراق دادگای تایە بەنسبەتی بابەتە بەراییەکانی شەروە ئەو گواستنەوەی مڵکیەتە یعنی بۆ نمونە کەسێک تووشی پێکدادانی ئۆتۆمبیل ئەبێت لە یەکێک لە شەقامەکانە کاتێک کە سیارەکەی دەستی بەسەرا ئەگیرێ کە دەستی بەسەرا ئەگیرێ بەچی ئێسلمێندرێ کە ئەم سیارەی تۆیە بۆ ئەوەی تۆ بەیانی دوو بەیانی وەریگریتەوە لە فەرمانگەی هاتوچۆ طبعاً بەو ساڵانەیە کە تۆ بەناوی تۆوەیە ئەوەیە پێویستی دادگا ئەگەر یان پێویستی فەرمانگەکانی حکوومەت یعنی تۆ ئەو گرێبەستە لە بەردەم فەرمانبەری دیاری کراو ئەنجامی بی بۆیە ئێمە هانی خەڵکەین ئەڵێن ڕاستاندن بکەن بۆ بابەتەکانی ژیان لە دادگا یان هەر پێش وەختەوەرن لە دادگا ئەنجامی بن و هەروەها ئەو بابەتانی کە گرێبەستن و پێویستیان بە شەکلیەتی تەواوە وەکو خانوبەرە وەکو بۆ نمونە ئۆتۆمبیل و بابەتەکانی تر ئەمانش لە فەرمانگەکانی خۆی دیاری زۆر باشەکە خالید وەکو پارێزەرێک ئێوە لە نێوان پەنابردن بۆ یاسا و پەنابردن بۆ عرف و چارەسەردنی کێشەکان لە ڕێگەی کۆمەڵایەتی لە ڕێگەی کەسەکانەوە لەم نێوەندەدا کام کێشانە زۆرە کە ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە بۆی خەڵک وشیار بێت ئاگاداری ئەو بابەتانە بێت کە ئەگەر کێشەیە یاخود حەقێکی خراپە نابرێتە بەر یاسا وەڵا بابەتەکانی قەرز لە نێوان هاوڵاتیانەوە کوتم چونکە بە شێوەیەکی چاون و قێنراو یان بە شێوەیە کە لەسەر بنەمای متمانەیەکی زۆر ئارێت لەبەرەوەی متمانەیەشی زۆری هەیە بەلایەنی بەرامبەر ئەچێت قەرزەکەی ئەیاتێ یان ئەچێ ئەمانەتەکەی لەلادا ئەنێ یان ئەمە لە بابەتە با بڵێن لە بابەتە بەراییەکان و کێشەی نێوان خاوەن مڵک و کێشەی نێوان گواستنەوەی مڵکەکە لە کەسێکەوە بۆ کەسێک خاوەن مڵک و کرێکی و خاوەن مڵک ئەم بابەتانە ئەو بابەتانن کە ڕۆژانە لە دادگاکانی هەرێمی کوردستان ئێمە هەمانە و کێشی کرێکار و خاوەن کارەکەی ئەمانەمان زۆرە و کێشەی ئەو بابەتانی کە قەرەبوویتی ئەکەوێ کە پێویستی بە قەرە بووە چونکە لە ڕووی سزاییەوە سزای خۆی وەرگرتووە یان لە ڕووی زیان گەیاندووە زیانی گەیاندووە بەلایەنی بەرامبەر ئەم بابەتانن کە لە دادگا بەراییەکان زیاتر لە بەردەممانایە ئەمێنێتە بابەتەکانی باریکەسێتی بابەتەکانی بەڕاستی بابەتی ڕاستاندنی زەواج ئەوانی کە لە دەرەوەی زەواجە ئێستا لە دەرەوەی زەواجیان کردووە ئێستا کەمتر بۆتەوە زۆربەی زۆریەت لە دادگا زەواج ئەکات و گرێبەستی هاوسەرگیری ئەنجامەیە بەڵام بابەتەکانی وەکو بۆ نمونە جیابوونەوەی لە نێوان هاوسەرەکانە ئەو زۆرن و بە شێوەیەکی بەرچاو زۆرن و بابەتی بینینی مناڵ لە دوای جیابوونەوە لەلایەن باوکەوە ئەگەر مناڵەکە لە لای باوک بێ مناڵەکە لە لای دایک بێەوە لەلایەن دایکەوە ئەگەر مناڵەکە لە لای باوک بێ ئەم بابەتانە ئەو بابەتانن کە لە دادگاکانی باریکەسێتی وە لە دادگای بەرایی هەیە لە دادگاکانی دادگا سزاییەکان بەڕاستی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی ئەو سزایی کە مادەی 2 خراپ بەکارهێنانی ئامێری پەیوەندی دیاری کردووە ئەوەمان زۆرە لە ڕووی ئەوەی کە هەڕەشە و با بڵێن زیان گەیاندن بەلایەنی بەرامبەر و هەروەها ئێمە
زیانگەیاندن بە مڵک و ماڵی کەسی یەکتر ئەمە ئەو بابەتانن و فێڵکاری بەڕاستی زۆر بووە و زۆرە لە ڕووی چەکەوە بێ لە ڕووی وەرگرتنی پارەوە بێ و شێوازەکانی وەرگرتنی پارە ئەمە ئەو بابەتانن کە هەمانە لەگەڵ بابەتەکانی توندوتیژی و بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە سەرخێزان ئێمە بۆ نمونە لە دادگای سلەیمانی تەنها یەک دادگامان هەیە و یەک دادوەرمان هەیە بەڕاستی ئەو ڕێژە زۆرەی توندوتیژی کە هەیە لە ناو خێزانە بەرامبەر بە هەبوونی یەک دادگا زۆر کەمە و ئەم بابەتانەن ئەو بابەتانەی کە زیاتر لە دادگاکان لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە سلەیمانی ئەو ترێت زۆربەی ئەو کێشانەی کە هێنراوەتە دادگاکان لە نێوان دوو کەسا بوو کە پێشتر متمانەیەکی زۆر لە بینیانە هەبووە ئەو متمانە زۆرە وای کردووە کە کارێک بۆ یەکتر ئەنجام دن دوایی بێتە بابەتی کێشەکانیان ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەو متمانەی کە هەمانە بە خزم و کەسەکانمان بە هاوڕێکانمان یاخود لە بینمانە مامەڵەیەک هەیە سبەینێ نەبێتە کێشەیەک و ببێتە داوا بچێتە بەردەمی دادگاکە دەستان خۆش بێ وەڵا خۆی هەر ئەوەیە ئێمە ئەوەی کاوەکو محامیەک کارەکەین زیاتر یەن کێشەکان لە نێوان خزم و کەسوکارە یان لەگەڵ دراوسەکەیەتی یان لەگەڵ هاوڕێکەیەتی یعنی چونکە کەسی غەیرا و کەسی غەریب هەر پێ ناوێرێ و چونکە زانیاری نییە لەسەر ژیانت و ناتوانێت پێویست بێت و نزیک بێ لە ژیانت ئەمە لە لایەنە کۆمەڵایەتێکی لەلایەنە یاساییەکەی ئێمە بۆ ئەوەی کە مافەکانی یەکتر بپارێزین پێویستە لە کاتی ئەنجامانی هەر گرێبەستێک یعنی لە کاتی ئەنجامانی هەر ڕێکەوتنێک پێویستە ئێمە پەنابەرینە ڕێگە چارەکانی دادگەری ڕێگە چارەکانی دادگەری و عەدالەت چۆنە بۆ نمونە لای خۆمان کاتێک کە کێشەکە زۆر قوڵە بێتەوە مافەکەی خوراوە اینجا ڕوەکاتە پارێزەر بۆ ئەوەی کە زامنی حەقەکەی بکات و ڕێوشێنی نیشان بات چونکە تۆ پارێزەر و پزیشک و ئەندازیار بابەتەکانیان نزیکن لە یەکتر و بابەتەکانیان پێویستن بە ژیانی ڕۆژانەی تاکەکان ئەگەر من ئەندازیارێک ڕێوشێنم نەیاتێ بۆ دروستکردنی بۆ نمونە خانوویەک دوکانێک هەر بابەتێکی بیناسازی من نازانم ڕێکی بخەم و هەروەها بە پزیشکێک ئەگەر دەرمان و عیلاج و ئەوەم بۆ دیاری نەکات من نازانم چارەسەری خۆم بکەم هەروەها پارێزەریش پارێزەر ئەگەر مافەکانی تۆ دیاری نەکات لەو بابەتەی کە تۆ بەتەمای بابەتەکە بەرایی بێ سزایی بێ باری کەسێتی بێ خێزانی بێ هەموو ئەمانە ئەگەر دیاری نەکا بۆت و ڕوونی نەکاتەوە بۆ تۆ نایزانی زۆرێک هەیە کاتی هاتووە بۆ نمونە بۆ نووسنگەکانمان و توێتی من نەڕەمەم نازانی من ئەمەم بزانیایە وام بەڵێ و من ئەمەم بزانیایە وام نایەکرد یان من بۆچی من لە سەرتاوە من ئەم ڕۆشنگەریەم نەبووە یان ئەم بەرچاوڕوونیم نەبووە بۆیە پێویستە پەنابرن بۆ کەسانی شارەزا لە بوارەکەیە یعنی ماخابە من ئستێشار هەر کەسێک کە با بڵێن ئەمە شریعەتی ئیسلامی وامان پێ ئەڵێ ئەبێت ئستیشارە بکرێ ئەبێ ڕاوێژ بکرێ زۆر باشە کە خالید دەرفەتمان تەواوە دوا پەیامت چییە دوا ڕێنمایی چییە بۆ هاوڵاتیان کاتێک کە کێشەیەکیان دێتە بەردەم گرنگەکە لە ڕێگەی یاسا و لە ڕێگەی دادگاکانەوە پەنابەر نەبەر چارەسەری کێشەکانیان زۆر جار خەڵکانێکیشان پەنا نابنە بەر پارێزە لەبەر بابەتی مادیوانە لە کوورە نایەوێت کێشەکە ئەویان چارەسەرە بێت چی گرنگە لەم نێوەندەدا بکرێت وەڵا ئەمەوێ لە پارێزەرەکەەوە دەست پێ بکەم چونکە خۆمم بابەتی پارێزەری بابەتێکی مرۆیە هەر بابەتەکە ئەوە نییە کە کەسەکە بۆ نمونە عانەیە دوعاانە لە بریگرتەکە یان لە کاردارەکەی وەرگێت نەخێر ئێمە زۆر بابەت هەیە بەبێ بەرامبەرەوە بۆ خی گەورە ئەنجامی هەین بۆیە ئەکرێت ئەو کەسانە خەیاڵیان لای ئەوە نەبێت تەنها ئەم پارێزەرە شتێکیان لێوەرەگرێت لە بەرامبەران نەخێرەتوانن ڕوو بکەن ئەمە لەلایەک لایشی ترەوە بۆ زامنی حەقەکانیان من یعنی هیوا خوازم کە خەڵک ئەو ڕۆشنگەری لا دروست ببێ لە کاتی کێشەیانەیە بۆ دادگا لە کاتی ڕێکخستنی مافەکانی سەردانی دادگا و دامەزراوەکانی حکوومەت و دەوڵەت بکەن سپاس بۆ بەڕێز خالید نەقشبەندی پارێزەر خوشحاڵ بووین ئەم تەوەرە لەگەڵ عزیزان لە هەولێر
خولی بەهرەداران هەیە کۆتایی پێ هاتووە و هاوکارانمان ڤیتێکیان بۆ ئامادەکردین لەسەر و بابەتە بینەرە بین. گاز یعنی غیرە، گاز یعنی تاقەت و وزە. هەر کاتێک ئەم گەنجە هیمەتی هەبوو وزەی هەبوو بەڕاستی دەتوانی شتی زۆر زۆر گەورە بکات. بەشی گەنجانی نووسینگەی سەرەکی دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ئاهەنگی ڕێزلێنانی بۆ سێ لە حافز قورئان ڕێکخست. دەستگای نووری حکمە درێژە پێدەر و هەڵگری ڕێبازی پێغەمبەرە. قورئان لە بەرانیش باز لەوە دەکەن ژیان لەگەڵ قورئان تەمەن بە بەرەکەت دەکات. هەر کەسێک کە دەست بە قورئانەوە بگرێت خوای گەورە سەرفرازی دنیا و قیامەت چی دەکا و داوا کارم هەوڵ بدەن کە فێری قورئان ببن، هەوڵ بدەن لەبەری بکەن و کاری پێ بکەن، چکە قورئان تەنها ئەوە نییە کە لەبەر بکرێ و لە سینەدا هەڵبژیرێ، بەڵکو دەبێت لە کردارەکانمان جێبەجێ بکرێ و هیمەتێکی بەردەوامیان هەبێت و هەوڵ بدەن بە بەردەوامی بکەن. ڕاستە ساربوونەوەش دەبێت، ئەو شتانەش دەبێت بار و دۆخی ژیان ناخۆشی دەبێت، بەڵام ئەوانە نابێت ئەو شتانە ساردت بکەنەوە کە لە بەردەوام بوون. خوای گەورە وعدی دەفەرمی وەلەقەد یەسەرنا القورئان للذکر فهل من مدەکر، یعنی بەس مجرد نیەتێکی صادقانە و هیمەتێکی بەرزی دەبێت خوای گەورە ئاسانی دەکات. ئەو وعدی خوایە هیچ قورسێکی تێدا نیە. ئەوەی کەوە باز دەکرێت هەموو وەهمی شەیطانیە کەوا دەرێن قورئان لەبەرکردن مراجعی باشی دێ. طبعا مراجعی باشی دێ، بەڵام هەر کەسێک لەگەری بەردەوام بی بڕوا بکە لەزەتیشی لێ دەکا. چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثێکی هەڕەشە دەکا لە بۆ ئەوانەی کەوا هیچ قورئانێک لە سنجاندانیە دەفەرمی کە ئیمامی ترمذی ڕیواەتی کرد دەفەرمی إن الذي ليس في جوفه شيء من القرآن كالبيت الخرب. هەر کەسێک کەوا لەناو سنگی هیچ قورئانێکی تێدا نیە وەکو نمونەی ماڵێکی کاول بوو بەسەر یەک داوایە. پێشنیاری من ئەوەیە لە بۆ تایبەت لە بۆ دایک و باوکان کەوا چۆن گرنگی بە قوتابیەکانیان دەن، بە منداڵەکانیان دەن بۆی بیان نێرە قوتابخانەی تایبەت و خولەکانی زمان ئاواش پەروەردەیان بکەن و ئاراستەیان بکەن لە بۆ ئەوەی کەوا منداڵەکانیان کوڕ و کچەکانیان بخەنە بەر قورئان و خزمەتی قورئانیان پێ بکەن. طبیعی لەخوای گەورە بە زیادی لە کاتی ئێستادا چەند دەستگا و سنتێرێکی قورئان هەیە لە ناوەندی شارەکان و قەزا و ناحیەکان و هەروەها لە مزگەوتەکان خۆلی قورئان خوێندن هەیە و هەمووشیان بێ بەرامبەرە ئەوەش دەکات کەوا کار ئاسانێکی زۆر زۆرە بۆ دایک و باوکان دروست بێت. عزیزانم بزانە ئەوانە بە گەنجێتی کردویتیان 22,000 مجلد کتاب بخینەوە کاتی دەوێت ساتی دەوێت. سەرۆکی دەستگای نووری حکمەش باز لە بەرنامە و کار و پلانەکانیان دەکەن بۆ سەرجەم تەمەنەکان تاکو قورئانی پیرۆز فێر ببن و دواتریش لەبەری بکەن. دیارە ئێمە پلانمان وایە کە هەر کەسێک لە هەر ئاستێک بێتن بتوانی سوودمەند بی لەو دەستگایە. لە بۆ نمونە ئەگەر کەسێک نەخوێندەوار بی ئێمە با بڵێن بەشی تعلیمیمان هەیە مجرد فێرکردن طبعاً لە پیتەکان و پێدادێتن ئیتر هەتاوەکو ختمەی فێر دەکاتن با بڵێن بە تەواوەتی بخوێنیتەوە. ئەگەر کەسێکیش طبعاً ئەو مەرحەلەی بڕیە و خوێندەوارە و الحەمدولله ختمەشی کردیە اینجا لەگەڵ ئەو دیارە ئەویش لە دوای ئەوەی کەوە با بڵێن تەجوید دەخوێندرێتن پاشان جزء بە جزء طبعاً لە جزء عامەوە دەست پێ دەکرێتن لە سەرەتادا لە بۆ لەبەرکردن. ئیتر هەرێک کەو لە ئاستی خۆی مەسەڵەن ئیوا هەیە دێتە لامان لەوانەیە 5 جزئی لەبەرە لەو قۆناغەی دادەنرێتن کە ئەو لە دوای 5 جزئەکەی دەست پێ بکاتەوە. ئیتر هەرێکە و لە ئەو ئاستەی کەوا بەخۆی تێیدایە. بەڵام بەناخەوەتەوە ئەوە بەس خەریکی فەیسبوک بی کە هیچ علمیشی تێدا نیە. دەستگای نووری حکمە لە سەرجەم شار و شارۆچکەکان لوق و بازنەی هەیە. ساڵانە سەدان قوتابی لە بارەگاکانی نووری حکمە قورئانی پیرۆز لەبەردەکەن. هاوژینەکانمان لە خەتەردا، منداڵەکانمان لە خەتەردا، هەرچی پرۆژە هەیە لە کوردستانە لە خەتەردایە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، تایبەت بە پەیامی ڕۆژ.
دوبارە سڵاتان لێبێت ئازان و خۆشەویستان لە تەوەریدۆی بەرنامەکەماندا باز لە مافی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئومەتەکەی دەکەین. زانینەوە مافانە چین کە ئێمەی موسڵمان دەبێت جێبەجێیانکەین هەر لە خۆشویستنی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم تا شوێن پێکەوتنی ڕێبازەکەی و هەروەها ئەوەی کە سنەتەکەی ئەو جێبەجێ بکەین. گفتوگۆی زیاتر دەکەین لەوبای لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی مامۆستای ئاینی کاک دکتۆر گیان زۆر بەخێربێ. کاک دکتۆر ئەگەر لەوە دەست پێ بکەین ئومەتی ئیسلام و مسلمانان و بە تایبەتی لە ئێستادا ئێمەی مسلمان چ مافێکمان لەسەرە سەبارەت بە پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم. بسم الله الرحمن الرحيم. طبعا ما في پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئومەتەکەی بۆی ئەمەی مسلمان زۆرە، بەڵام ئەتوان کوتیکەن و لە چەند وەکو لە خاڵێکە یەکەم شت ئەبێ ئیمانی پێبین کە ئەو ئەخیر پێغەمبەری ئەخیر زمانە و حتا ئەبێ هەموو میلەتان باوەڕی پێبێن. خۆی فەرمێ لە حەدیثێکە صحیحە هیچ گاور و جوولەکەیەک نییە دەم و باسی من بزانێ و باوەڕ بە من نهێنێ ئیلا ئەچێتە دۆزەخ. حتى مجال نيابي أو كخوي بدين دار زاني لما أخير زمانه بيغمري أخير زمان أو والقرآن شفرمي فآمنوا بالله ورسوله النبي الأمي الذي يؤمن بالله وكلماته وبكلماته. يعني باور بين بخوا ببيغمر أو بيغمر كبيغمر كي نخوين دوارش كوشون كوتي بيامو شريعتك إخوان لبروا ما في يكم لسر أمت باور هنا نبي ما في جدري أو هركاتي أم بيغمران ناوي هنا صلواتي لسر بدري إن الله وملائكته يصلون على النبي أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. خو فرشتكاني سبحانه وتعالى صلوات لسر بيغمر أدن وألين يوش إيمان داران هركاتي ناوي بيغمر برا صلاة وسلامي لسر بلين. حتى علماء حديث أفرمون ئەوە کە تۆ بابەتێکە نووسی یا بابەتێکە خوێنی تو لە کتێبێکە چەند جار ناوی پێغەمبەر دێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەبێ بڵێ صلی الله عليه وسلم. حتى ئەمەی کە ساد ئەنووسن یا درودی خوای لەسەر بێ دال و خایەک ئەنووسن یا چی علەمای حەدیث ئەفەرمەوە دروست نی، ئەوە شتێکی خراپ. هەر بە لەفظ بنووسی صلی الله عليه وسلم حتى تەرجەمەکردنەکەی قەینا باشە بڵێ درودی خوای لەسەر، بەڵام درودی خوای لەسەر بێ ناکاتە صلی الله عليه وسلم. یعنی دەقاودەقی ئەو دەرنایە لەبەرەوە هەر صلی الله عليه وسلم کە بڵێ بەقووەتر و بێمشکیلەترە. خاڵێکی تری ئەوەیە کە وەکو تۆ ئەو شەریعەت و پەیامێکی هێناوەتی جێبەجێیکەی تەطبیقیکەی لە ژیانە چوەکو تاک چوەکو دەسەڵات. قرآن فإن فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. يعني سوێن بە پەروەردگاری تو ئەی محەممەد ئەو خەڵکە ئیماندار نین هەتا تۆ نەکەنە حاکم و قازی و واتە تۆ ینی خۆی کە لە ژیانە بێ یا شەریعەتەکەی و سنەتەکەی و ئەو قورآنێکی هێناوێتی دوای وفاتی خۆی ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت. اینجا کە کردی تیان بە حەکەمیش بە قاضیش ئەو بڕیارەی کە تۆ ئەیدەی ئەو بڕیار لە سنەتەکەی تۆ هاتوو بۆیان ئەدرێ هیچ شتێک لە دڵیانە دروست نەبێ، ینی پێی مرتاعبن ويسلموا تسليما قادر كاتشيش بن يعني ظاهرا وباطنا تسليمي بن لناخيانا وبي رازي بن حكمك اشتيل قبول يعني تسليمي بن وكاري بيبك او وكو تاكيشو وكو دسلات وحكومة وكوم الغاش باشان ريز لي قلتني يعني ام بيغمالك ابي زور ريزي لي بيجي كواكو إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا لتؤمنوا بالله ورسوله وتعزروه وتوقروه وتسبحوه بكرة واصلة. يعني أم بيغمر السرطة باسي وكاك شيء ياما توما نادو أي محمد با شاهد بلسر أمتاني تلسر بيغمران تلك بيا مكان نقاندو ومبشرا ونذيرا مجددر وترسينال بي مجددر بواني شوين تكون ترسينال بواني شوين ناكون وتعزروه وتوقروه يبيوا تعزيري بكاني بريز راي بقر ريز وقوري وشكوي أو راقرن. يعني حتى آياتها تتخور نهبه بيغمرك وخلق تربانك آياتها كيف مي لدواي لبشتي مالو هنا كانوا بدأني بازباني مكان من وراء الحجرات قالكوا بيبقى أدب وفميلر قال خويا بنك برز مكانه لا ترفعوا صوتكم فوق أصوات النبي ولا تجعلوا له بالقول. خۆی باڵادەست ئەم خۆشەویستێت چی بوو ینی تایبەت هەی بوو بۆ پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم ئەم وردەکارانی باس کردو بۆ ئومەتەکەی. یعنی ئۆزانی گەورەی ئەمە لە چیا دەرەکەوێت لە چەند خاڵێکە لە دوو ڕووە دەرەکەوێت.
لە ڕوویەک و ئەم پێغەمبەرە صلى الله عليه وسلم جایە لە هەموو بەشەر و حتا جیاوازیشی لەگەڵ پێغەمبەرەکانی ترشە عەلەیهیمو سەڵات وەسەلام هەیە چونکەم کۆتا پێغەمبەرە بێ وڵێ کۆکەرەوەی هەمووی بێ و ئەبێ تر شتێکی تر نەمێنێت دوای ئەم بەیانی نەکرد بێ ڕۆشنی نەکردێتەوە خاڵی دووهەم و گرنگتر ئەوەیە ئەم هەموو شتەکە ئێمە باسیەکەین و شتی کەژماوە باسیکەین لە ناو میلەت و ئومەتێکی نەهاڕاوی زبری وەکو بڵێ عەرەبێکی دەشتەکی لە ناو ئەمانە ئەم پێغەمبەرە بێ ئەم ئاداب و ئوسوڵ و زەوابیت و ڕێز و احترام و تەعامل جوانانە جێبەجێ بکرێ یعنی میلەتێکە نە ئەزانێ گەورە و بچووک چییە هەر ژیانی خێڵەکی ئەژی هەر خەریکی تاڵان و بڕۆیە کێ بەهێز ئەوی تر لە ناوە بە کێ دەسەڵاتی ئەوی تر ئەچەوسێنێتەوە کەچی ئەم پێغەمبەرە لەیلا دێت سەڵاسم عەدل بەرپاکە یاسا بەرپاکە شەرعی خوا باڵا دەست ئەبێ کەس فەرقی نییە لەگەڵ کەسا کەس نابێت دەنگ بەرزکاتەوە کەس نابێت زوڵم لە کەس بکە کەس نابێت مافی کەس پێشێلکە ئافرەت ڕێزی ئافرەت کە ئافرەت زیندە بە چاڵەکرا مافی نەبوو میراتی نەدرایە هەرچی تۆ بڵێ مافە نەیبوو ئەهێنێتە ڕیزی پیاوە بەڵکو ئافرەت ئەوەنە گەورە بێ لە سای دەوڵەتی ئیسلامیە زۆر ئافرەت ئەوەندە خوێنەوار ئەوەندە ناودار ئەوەندە گەورە بن تەسەور ناکەی یعنی لە مێژووی ئیسلامە یەک کۆمەڵی زۆر ئافرەتی ناوداری عالم زانا کەڵە هەڵکەوتوو لە علم و زانستە هەمانە باوەڕ ناکەم لە هیچ ئومەتێکی تراشتی وهابی ئەمیش ئەوە گەینێ کە ئیسلام و ئەم پێغەمبەر ئیسلامە ڕێزی بە ئافرەت داوە ڕێزی بە ئافرەت داوە لەبەرەوە ئێمە چەند بتوانین وەکو ئەگەر مەجال و دەرفەت بوو باسیکەین هەندێ زانا و پیاوی هەڵکەوتووی غەرب کە هەندێکیان موسڵمان بوون و هەندێکیان موسڵمانیش نەبوون دیراسی ژیانی پێغەمبەریان کردووە زۆر شتی گەورە ئەڵێن لەسەر پێغەمبەر زۆر شتی جوان ئەڵێن لەسەر پێغەمبەر لەوانەیە ئێمەی موسڵمان و شوێنکەوتەی نیوەی ئەوانە ڕوبعێکی ئەوانە جاری وای بەڵام سەدێکی ئەوانە دیراسی ژیانی پێغەمبەرمان نەکردبی یعنی غاندی کە سەرکردەی هیندیەکانە ئەڵێ من ژیانی ئەم پیاوە دوو بەرگە بەرێکی خوێندێتەوە خۆزگە مەجالم بە ئەوی کەشی بخوێنمەوە بەڕاستی پیاوێکی گەورەی ئەمەی کەڵێن بە شمشێر ئەم دینەی بڵاوەت و ئەسڵ ئەساسینی يول دورانت كقصة الحضارة هي يعني الله براسي أم محمدا كمن سيري حديث كان كم زور جرينجي بعلم دعوة زور علمي لا بيروز وزور سرسام بو بعلم هيج سركرديكي مصلحكي سياسي وكمالاتي من بينوا وك محمد بيلا جرينجي دان بزان سو علمه بيشكوتنا إيمتش يعني بيعك بيغمرك حرفك ناخذ وتل الصلح حديبية ك علي الله بنوس بسم الله الرحمن الرحيم اوان رازيان قريش الله بيكوجن ولا نايكوجن الله بيشان يعني بيوم نازل كام بسم الله الله بيشان من جا خوي كوجن صلى الله عليه وسلم علي الله نايكوجن ها يعني ام بيغمر شي وانا قوري ام بيغمر وتاري دا خلقي سرسام كردو قصي كردو خلقي سرسام كردو قصه كان هموي يعني جوامع الكلمه يعني هر رستي قال بر معناه وكو قصي عاتينية وكو قصي يمانانية ها يعني شون آية القرآن هم معجزة بالألفاظ كاني زور اللي في المدقاني في غمر جوان زاناك هي شريف رضيب يوتي زور لعلمي بلاغة أخوانا ولا كما اللي في المدقاني في غمر كوكدوتو كإعجازات النبي بس أو لفظانك أو حديثانك يعني شون آية معجزة للري بلاغة ويجي أم حديثي في معجزة للري بلاغة وروان بيجيو لبروا بيغمر إخوة أو بلم يجي لمستشرق وزانا غربية كان عليه هيا لعلم هالكوتو زور هالكوتو لا يعني كمالاتي زور بهيز لا يعني سياسة سركديكي بقوة لا يعني عسكرية سركديكي لهاتوا بس يجي هم أمانة بيكو كوكاتو ليك شخصان يلا محمد عنبي يعني ليكاتا خطيبة سركديكي عسكرية بياوكي إدارية بياوكي زور بهيزي كومالايتية كسيكي زور لروي آبوري اقتصادي وبهيزة يأمني لك سيكا كوبيتو تو سر كسيبيني للاين دو لاين سي لاين أو بري شوال لاين بلام همو كوي لاين كان جيان كبيويستا بو جياني مروفاتي لسركديكا لبياوكا لشخصيكا كوبيتو أو قصي يمني أو قصي وكابراكا ناوي سەسەر کردەی نووسێ لە مێژووی بەشێرێتە لە هەمویان گەورەترن لە یەکەم ناوە پێغەمبەری نووسیوە سەڵاسەم کابرا ئەمریکی مامۆساوم بەڵگە نییە لەسەرەوەی کە
ئەم پێغەمبەر لایەن خۆی گەورەوە نێردراوە پامێکی ئاسمانی بۆ هاتووە بەتەکید پێغەمبەرێک هەر بە مناڵی باوکی بمرێ بە بێ باوک گەورە بێ دوای لای باپیرەی بێ دوای لای مامەی بێ دوای لای باپیری بێوەنە کەس و دەرەتانی نەمێنێ بە فەقیری و هەژاری گەورە بێ خوێنەواری نەبێت لە مجتەمەعێکی دواکەوتووە بژی ئەو پیاوێک زۆر عالمێکی گەورەیە ئەو ئاەتە خوێنتو ئینەما یەخشە الله من عیبادی العولەماء ئەڵێ ئەم ئاەتەی خوێندووە وتی من 50 ساڵە دیراسە ئەەکەم اینجا ئەوەی ئەم ئاەتەیە لە ئیسە من پێی گەشتم دوای 50 ساڵ کەچی ئەم ئاەتەی فەرمی ئەنی ئەگەر محەممەد ئەمەی وت پێ ئەوە من هەر لەم دەقە ئیمانیانە ئەلەم وەڵاوت پێ دێڵ ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیلا الله وەشهەدو ئەنە کابرا بە 50 ساڵ دیراسە عالمێکی گەورە بگاتە شتێک کە پێغەمبەری خوا لە 2 دقا و فەرموو بێتی ئێمە گەر خوا ئاگاداری نەکا خۆم پێغەمبەرە چ بزانێ لە کاتێکە ئێسان کەس پیا بوونەڵێن ئێمە بەس گوێ لە قورآنەگرین و پێڕەوی قورآنەکەین قسەکانی پێغەمبەر ئەوەی کە جازانیەوە چی بۆتی ئێستا مەسەلا تووسێکی لە ژیانی ئێسەی خۆمانە مەسەلا بۆ نمونە بیلا تەشبیه ئێمە قانونمان هەیە دەستورمان هەیە دەستور بڕگەسەرەکیەکانە قانون شەرع و تەفسیلەکەیەتی یعنی قورآن وەکو دەستورەکە وایە یعنی شتە ئەساسی و سەرەکی و بنەڕەتیەکانی تایە بە کورتی بەس شەرح و تەفسیلاتەکەی ڕوونکردنەوەکەی لە سونەتایە وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل يعني إما قرآن من نادو بوتو بويتو بوين رون كيتو إم بيغمر چون بوين رونك قرآن خوي رون نكردوتو قرآن أولا قرآن كان بور رون كيتو إن جاء لتشن شو نافرمي أطيعوا الله وأطيعوا الرسول أما لروي زماني عربي وبلاغته أطيعوا فعلك دعوة بالخوا أطيعوا الله يعني سرب أخوة فرمي بيجوي خوابك وأطيعوا الرسول يعني شون بو خواي وتو أو بو بيغمر شو بكارنا بلام دواك أفهم وأولو الأمر منكم بو أيوت البكارنا يعني بكار بدس مسلمان كان بيجوي وانش كان يعني لتشواتشوي إطاعي خوا بيغمر بلام شون بو خواي إطاعة بكارنا فعلك أطيعوا همان فعلي بو بيغمر بكارنا يعني شون بيجوي خواكري أو بيجوي بيغمر شكري جا بيغمر خوا خوي لحدثك إشارتي بو دا صلى الله عليه وسلم فهمين لو أنا روجارك بين نفري لسري أو على سرقة نفو كرسيكي بالباتو بلا أو إلى قرآن أبو ورق إنه أو إلى قرآن شان أبو ليقرن ألا إني أوتيت القرآن ومثله معه أو سام بزانا من قرآن وهاوشي قرآن شن بيدراوة شكل بيغمر خواك صلى الله عليه وسلم أجر شتيكي كتبه برهاركي دابه قضاوتكي كتبه موقفك ورد بلشتي أجر نيبي كابي اجتهاد بو بخوا بو راس كدوتو وما ينطق عن الهوى نعم مسا يسبون من لا فيديو ورقتن لا أسراي بدرة قرآن راسك دوتي نابو أبوي لا تشنشو يعني ترى مسا أخوي قرب بو راس كدو دكاتك كبيعوك فيرك ها ولا يفير بيو كافراني قرش داوين كدو بيان بيني توزي روي خوش نبو لقلم بيعوا أخوي قول يك سورة نارد أخوال السري عبس وتولى أن جاء الأعمى وما يديك لعله يزكى أو يذكر فتن تاكو تاي سورة زۆر باش مامۆستا پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەو کەس ئیمانی تاو نییە تاوەکو منی لە خۆی لە دایک و باوکی لە ماڵی دنیاش تەنانەت خۆشتر نیە یعنی دەبێت ڕوونکردنەوە بێت لە ئومەتی مسلمانانە لە ئێستادا کە تێدا دەژین بۆچی کاتێکە قسەیەک دەوترێت بە باوکمان بە حیزبەکەمان بە بۆ نمونە کەسوکارمان یەک هەر شتێک بێت خێرا ئێمە دینە جواب و زۆر جار شەڕێکی گەورەشی لەسەرەکەین بەڵام بۆ پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم ئەو کاردانەوەیمان نییەوە چی بکەین بگەینە و پلەی کە کاردانەوەمان هەبێ بۆ ئەوەی کە ئەگەر بچووکترین هەڵەیەکیش بەرامبەر بە پێغەمبەری عەزیزمان کرا صلی الله عليه وسلم قبوڵی نەکەین و بینە دەن وڵای یەکەم ئەوەی کە قسە نەکردن و بێدەنبوون عەلاقەی بە پلەی ئیمان هەیە چونکە ئەم ڕوودا و ڕووی داوە دوای پێغەمبەری خوا ئەم فەرموودا فەرمێ لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والدي وولدي والناس أجمعين عمەری کوڕی خەتاب فەرمێ ئەی پێغەمبەر خوا وەڵام من تۆم لامو کەس خۆشتری بەس خۆم نا ئەفمە دە ئیمانەکە تەواوی ئەڵێ دە ئیسر لە توێشم لە خۆشم خۆشترەوەی ئەڵێ ئەلئان ئێستا تەواوە ئەوە بۆ جوابی بەشی یەکەمی پرسیارە جوابی دوم چۆن وامان لێبێ وەڵای ئەوە عەلاقەی بە دوو شتۆ هەیە بەشێکی نەزەری و عیلمی بەشێکیشی تەطبیقی بەشە نەزەری و عیلمیەکەی ئەوەیە ئێمە بزانین ئومەتی ئەو پێغەمبەرین بزانین بەش شایەتمان دوو بەشە أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله زين أم أشهد أن محمد رسول الله چی لە ئێمە ئەوێ چی لەسەر ئێمە پێویستەکە چ ئەرکی خاتە سەر شانمان یەکێ لەوانە ئەوە توعەزیر و توەقیر و ئەوەیە توعەزیرانی پشتی بگری و توەقیر و ڕێزی بگری شکۆی بگری ها
ئەو شتانی باسم کرد مەسە تۆ دەنگ بە سەریا بەرز نەکەیت و کە خۆی لە ژیانێ نەک دەنگ لە زمانی سەحابە کە پێغەمبەر وفاتی کردووە یەکێ لە مەزۆتی پێغەمبەر دەنگی هاتووە عومەری کوڕ خەتابەتی ئابڕۆ و دوانم بۆ بێنە قسەکە نێنێتی ئەوەی خەڵکی کوێن پێڵا خەڵکی تایفی تایف ئەنی دەری مەدینە وڵی خەڵکی ئێرە بوو نایە دارکاری مەکرد ئەوە مزگەوتی پێغەمبەر چۆنێ دەنگ بەرزەکەونەتیایە یعنی بە مردوویش نابێت دەنگ بەرزکرد چکە پێغەمبەر جەناز قەبرەکەشی لەوێ سەڵاو عەلەیهی وسەلەم ئەوە لەبەرەوە ئەبێت تۆ کۆمەڵە دیراسە کۆمەڵێک لێکۆڵینەوە کۆمەڵێک خوێندنەوە بۆ شتەکان بکەی کە تۆ کە موسڵمانی شوێن کەوتنی تۆ بۆ پێغەمبەر شایەتمان بەشی دووهەمی شایەتمان کە تۆ شایەتی پێ ئەدەیت بە شانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم یعنی چی لەسەر تۆ پێویستەکە پاشانیش دین ئەمە بەشی گەورەی دینە کە شایەتمانە کە پێ ئەچیتە دینە و ناو دینە و ئەگەر ئەوەش هەڵوەشێت تۆ لێ ئەچیتە دەرەوە ێ باش ئەگەر تۆ ئەوە ساق و ڕاست و دروست نەبێ و ڕێز لەوە نەگری و مقدس نەبێ لاو ێ باش یعنی تۆ لەسەر شتێکی شەخسی عایلەیی مەسالیحێکی مادی لەسەر ئەمانە لەسەر شتێکی حیزبایەتی و دنیایی لەسەر ئەمانە بە جواب دێیت و خۆت تۆ ڕائەکەیت و شەڕ دروستەکەیت و مەشاکی لە نێیتەوە یعنی ئەوە زۆرن ئەنجا ئێمە بێن با سێری مێژوو بکەین بۆی دایمە مێژوو ئێمە فێر شتەکە یعنی لە شەڕی ئوحودا کە موسڵمانان ئەشکێن لە ئەخیرا کە زۆر وەزعەکە ناڕەحاتە بێ و موسڵمانان شپرزە بنوانە 12 کەس لەگەڵ پێغەمبەر ئامین 12 کەس ئەوش یەکدوانێکیان قوڕەیشین مهاجران ئەوانیان ئەنساری مەدینەی زۆریان شەهید دەبن بۆی پێغەمبەری خوا دەستی کافرانیان نەگات ێ بەڕاستی حەزەکەم لێرەش یەک پێیان بڵێم لا ئێمە مەولونامەکەن و نقڵ و چکلێت و شتە هەنێ شتە خوێنەوە بەعزێکی ئەساسی نێ و درۆ دەلەسێ و ضعیف و مەوزوع و بابەتانە ئەو سەحابانە کە لەو مۆقیفا 6 کەسیان خۆیان بە شەهید بوو نەدەن بۆی پێغەمبەری خوا شەهید نەبێت دەستی کافرانی نەگاتێ ڕزگاری ببێ ئەوانە پێغەمبەریان لە ئێمە خۆشتر نەویست توی ئێمە مەولونامەیەکە خوێنینەوە زۆر جار هەنێ لەوانە مەولونامەیە خوێن و نوێژ ناکەن مەشهور بۆ کابرایەک حاکمێکی گەورە بۆ لە شوێنەکە هەموو ساڵێ مەولونامەی خوێن و یەک ڕکات نوێژی نەکرد کاکەوتە ئەو شەهید بووە هەتا لە پێغەمبەری خوا فەرمی ما ئەنسەفنە القەول دوایەکە کە وەزعەکە تەواوەتی بەڕاستی ئەمانە زۆر لەگەڵ منە زەحمەتی زۆریان کێشە زیاد لە پێویست لەگەڵ مناو ئەنجا کاتێک وەکو بەیعەتی عەقەبەی دووهەمی پێدەن ئەنساریەکان عەباس ئەڵێ ئەمە لە ناو خۆمانەیە کە سوکاری ئێمەیە ئەگەر ئەتوان بیپارێزن و پیاوانە بابێ ئەگەر ناتوان بانەیە بۆ ناوتان دەستێ لابە بەیعەتی دێنەوەن وەکو چۆن ژن و مناڵەکانمانە پارێزن ئەوە تۆ پارێزنی پێغەمبەری خوا فعلەن واشە بێ یعنی هەموو تەسیحێکە دەن ئەنساریەکان لە پێناو پشتیوانی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەرەوە نابێ یعنی ئەوەنە سارد و سڕ بین ئەمە ئەگەر سارد و سڕ بین ئەوە نیشانەی ضعف ئیمانەکەی ئەگەر نا وەڵڵاهی خۆی فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ لە ئومەتی ئەخیر زەمانە خەڵکانێ پێیابن ئەوەنە منیان خۆشەوی تەمەن ئەوەنە خۆشەوی هەموو شتێکن لە پێ ناوێ ئەوەنە منیان خۆشەوی هەرچی حەزەکەن هەرچی سەروەت و سامان و ماڵ و هەرچییانە لە بین بچێ بەس چاویان بە ملکەوەیەک لە حەزە وە لە فەرمودێکی فەرمێ هەر کەسێ سونەتێکی من کە لە ناو خەڵکانە ماوە وەکو مردووی لێ هاتووە زینووی کاتەوە ئەو منی خۆشە هەر کەسی منی خۆش بێ لە باش تا پێکوی اینجا خۆشویستنی پێغەمبەر بە چیە بێ ئاەت بۆمان دیارەکە قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ئەگەر ئەتانەوێ خوا ئێوەی خۆش بێ ئێوەش خواتان خۆش بێ شوێن پێغەمبەر بکەون بە شوێن کەوت نەکەی تۆ خۆشەویستیەکە دەرەبڕی تەمەن کە خوات خۆشەوی پێغەمبەرش خۆش دەوێت بۆیە لەم وەسیلەوە تۆ خۆشەویستی خوا بۆ خۆت بەدەستێنی کە شوێن کەوتنی پێغەمبەر ئەگەر یەکێ فإن المحب لمن يحب يطيع عەرەب ئەڵێ هەر کەسێکی خۆش بێ بە گوێیەکە قسەکانی گەورە ڕائەگرێ خاتە سەرسەری خۆ ناگرێت تۆ کەسێکت خۆش بێ و حسێب بۆ قسەکانی نەکەی حسێب بۆ تەوجیهاتەکانی نەکەی حسێب بۆ نەسیحەت و ئامۆژگاریەکانی نەکەی باش مامۆستا ئێستا زۆر کات بینەرە بریار ئێمەوە دانیشتووە گوێ لەم قسانەی بەڕێستەگرێت تووشی ڕاڕایەکە بێت تا چەند ئەکەوێتە دوودڵیەکەوە تا چەندی پێغەمبەری خوای خۆشەوێ ئێمە میعارێکمان هەیە پێوەرێکمان هەیە بۆی بیسەلمێنن پێغەمبەری خوان بەڕاستی خۆشەوێ مافەکانی خۆیمان داوە بەڵێ بەڵێ ئیسام ئاەتە خوێن و باسی خواکە هەمان ئاەت بۆ پێغەمبەر ژەشێ یعنی خوای گەورە پێوەری دانا ئیبن کەثیر لە تەفسیری ئەم ئاەتە فەرمێتی ئەڵێم ئاەتە خەڵکی منافق و موسڵمانی ناڕاست کەشفەکە یعنی فەزحەکە کابرا لە من پێغەمبەرم زۆر خۆشە من خوام زۆر خۆشە دەی بزانم شوێن کەوتەی پێغەمبەری
ئەگەر شوێن پێغەمبەر کەوتی سونەتی پێغەمبەر کەوتی معنای خوا خۆشەوی ئەگەر شوێنی نەکەوتی ئەوە ئیدعای یعنی ئێمە سید قوتب قسەیەکی جوان هەیە فەرمێ ئێمە ئاەتەکانی قورئان خوێن و کۆمەڵێک تەوجیهات و ڕێنمایی و ئامۆژگاری بۆ ئێمە تایە بێ وا بکەین دوای خەڵکی شەبینین وا ناکە خۆشی بە ئیماندارە زانی ئەلە تۆ لێوە ئەکەویتە وەکو تۆڵێ ئەکەویتە دووڕیانێک و یعنی یا ئەمە وانە یا ئەمە مسلمان نییە مسلمانێکی تەواو نییە فعلا ئەمە مسلمانێکی تەواو نیە ئاەتەکان وعدەی خوا وایە مەسا خوای گەورە فەرمێ ئین تەنسوڕوا الله یەنسوڕ ئەگەر ئێوە دینی خوا سەرخەن خوایەوە سەرەخات ئێمە کاتە سەر ناخرێن چییە؟ ئێمە دینی خوامان سەر نەخستووە ینی بەش یەکەمی ئاەتەکەمان نەکردووە تێگەی لەبەرەوە ئەم معادلاتانە کۆمەڵێک هەتا ئەمە علەمای تەفسیر نووسیویان ئەمە کۆمەڵە قەواعیدە لە قورئانە هەیە کۆمەڵە قەواعیدە لە سونەتە هەیە ینی کۆمەڵە بنەمایە یاسایە ئەگەر تۆ ئیمانت ڕێک و پێک و دروست بێ بە چاکی شوێن پێغەمبەرەکەی بە چاکی فەرمانی خوا و پێغەمبەر جێبەجێەکەی صلی الله علیه وسلم ئەگەر ئیمانەکە لاوازی تیا بێ ئەو دەسێت ئەو حەدیثی کە خۆی فەرمی کاتی صحیحە ئەفەرمی من رأى منكم منكرا فليغيره بيده هەر کەسێ منکەرێکی بینا با بەهێز و بەدەست نەیەڵێ بکری فإن لم يستطع فبلسانه ئەگەر بەدەست نەیتوانی با بە زمان و بە قسە و ئامۆژگاری فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان ئەگەر نەیتوانی با بەدڵ این لە دڵۆ پێی ناخۆش بێ ئەگەر ئەمەش نەبووی ترەوە ئەمە ئەڵێ أضعف الإيمان لحديث هنا روايات هاتوها فمن وليس وراء ذلك حبة خردل من إيمان يتلا دو أمو بقوتو خدت لي إيمان نما يعني بدلش بيو ناخوش ما القرآن باسي كافرك كقالت بديني خواك كافر ومنافق وأنا فمن فلا تقعد معه بعد الذكر دو أموش قالي كن مشترك روان قالت يعني بديني خواك أبو مجلس بجيب يلا نابل يداني شك ديني خوا قصي بيوتي قالتي بيكري بيغمركي شريعتكي خوا سبحانه وتعالى ئەوەنە لەگەڵ قسەکە مجادلە و مناقەشە و شتیان بۆ ڕوون کردو کە زانی ئەوان ئەکەن ئەبێت جێی بێڵی ئاجا لەبەرەوە ئێمە کە لەم مانگا باسی مەولودی پێغەمبەر و دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕاستی ئەبێ هەرچی لایەن و چەمک و بەشی ژیانی پێغەمبەرە جوانتر مسلمانانی لێ ئاگاکەین مسلمانان بەرچاوڕوونکەین حەق و واجباتی ئەو پێغەمبەرە بەسەریان و ئەرکێکە ئەکەوێتە سەر شانیان ڕوونیکەینەوە بۆیان چونکە بەڕاستی ڕوونکردنەوە و بەرچاوڕوونی و تەوزیحاتیش تەسیری هەیە خۆ ئەگەرەوە نەبێ هاتنی پێغەمبەران بێفائیدەیە بێ ینی پێغەمبەران کە هاتوون عەلەیهیمو سەڵات وسەلام لەنا ئومەتێکا دواکەوتو بتپەرز لە هەموو ڕوویەکەوە مەسا دوور بوون لە ئاین دوای کەسێکی بەشێکی زۆریان شوێن ئاینی خوا کەوتمانەوێ ئامۆژگاری و نەسیحەت و ڕوونکردنەوە و بەڵگەهێنانەوە تەسیری هەیە یەک بەڵگەێنمە و کۆتایی بە قسەکان دێنم کابرایەکی قوڕیشی حوسەین کە باوکی عیمرانە قوڕیش ژێنێرن بۆ لای پێغەمبەر بۆ یەک هەنێن ئامۆژگاری پێغەمبەر بکە ساسە بە حسابی خۆیان واز دەم ئیشە خراپەی بێنێ و ئەم دینە تازەیە ناوێتی قسەکانی خۆیەکە دوای کە تەواو بێ پێغەمبەر خوا فەرمی ئەبوو فلان لە قسەکانە بووی تۆ ئەویش ئەڵێ بەڵێ ئەلێ تۆش گوێ لە من بگرە هەندی ئاەتی بۆ خوێن دوای کە فەرمی تۆ چەند خوا پەرسی ئەڵێ خوایە لە ئاسمان و چەند دانەیە لە ئەرز ئەلێ نەخۆش کەوتی هاوا لە کامێنەکە لەوەی ئاسمان ئەڵێ ڕزق کەم و هاوا لە کامێنەکە لەوەی ئاسمان نەخۆش کەوتی بۆ شیفا داوا لەکەم ئەوە وەڵا حەزار چی پیاڵێ لە شتە گەورەکان کە ئیشی خوایە هەر لە ئەوەی ئاسمانڵێ ئەمانە ئەرز بۆچی باشنە وەڵی نازانم دەوەڵا ئەڵێ هەر لەوێ ئەڵێ ئەوە من ئیمان من ناپیا من خوا فەرمی تۆ وەفدی قوڕیشی بڕۆرە بۆ لای ئەوان دوای ئەگەر لەوێ ئەو کاتە ئەگەر وا بۆ ئیمان بێن بە عەقڵ بە جوڵاندنی عەقڵ و بیر و هۆش پێغەمبەری خوا قسەی لەگەڵ یەکسەر ناڵێ ئەم بتانەوە درۆیە و فشەیە و عیجی دیابەسە نییە و ئەمانە و بیان شکێنەوە نە عەقلی ئەجوڵێنی هۆشی ئەینەتە هۆش کابرا خۆشیە لەوە یەکسەر کە ئەمە عاقڵترین پیاوە نردویان ئەو نەسیحەتی پێغەمبەرکە صلی الله علیه وسلم کەچی پێغەمبەر نەسیحەتی ئەوە گاو ئیمانش دێنێ زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد بامۆکی مامۆستایانی سپاس دەکەین کە ئەم دەرفەتن لێ بەخشی خۆی گەورە پاداش خێر پاداشتان باش وەڵا عەزیزان ئەچینە لای ناوبڕێک و بڕکە بابەتەکانمان بەردەوامە بێ تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان
هێنی سەرکەوتنەکانت تەنها ئاڵتونسایە. شیری وشکی ئاڵتونسا بە سوودا تامێکی ڕاستەقینەیە. دڵنییا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بازان و خۆشەویستان خۆشبەختانە لە شار و شارشەکانی هەرێمی کوردستان چەندین خول و بابەتی جیاواز ئەنجام دەدرێت سەبارەت بە لەبەرکردنی قورئانی پیرۆز و فێربوونی یاخود وەرگرتنی فەرموودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم لە شاری هەولێر کۆتایی بە خولێک هاتوو لە لەبەرکردنی قورئانی پیرۆز پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین لەو بارەیەوە. قورآنی پیرۆزی تێداڕێ دەچێت دەفەی وەرگرتنی دوو جۆرە ڕێکخراوێ لەسەر دەستی ستافێکی شازە تاگانە دێن کە لەگە ڕۆژی سێشەمە سواریدا تاگانە دێن خاڵی وڵاتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. دەستگای نووری حیکمەوە لەو ساتەوەی کە دامەزرایە کاری کردو لەسەر هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا بە تایبەت زیاتر چینی منداڵ نەوجوانان. دیارە دەستگا خاوەن پرۆگرامێکی تایبەتە مەنەزێکی تایبەتە کە کاری لەسەر دەکا قوتابی دێ لەو ماوەی کە لە دەستگا دەمێنتەوە کۆمەڵێک بابەت دەخوێنی لەوانە فێربوونی حرفەکانی قورئان جوان خوێندنەوەی قورئان دەستگای نووری حیکمە گرنگی بەگشت چونە توێژەکانی کۆمەڵگا دە بە تایبەت چینی منداڵ نەوجوانان دوای ئەوەی دەستگا دەرکی بەوە کرد کەوا قوتابیەکان کە لە دەستگان ئەو مەنهەجێک لەویان دانرا دەتوانن بە کاتێکی کەم دەربی بڕن فکر لەوەی کراوە بەشێک تایبەت دامدرێت بە ناوی بەشی بارەداران. قوتابیەکانمان لە بەشەکانی تر و لە دەرەوەی دەستگا هێنا لەو بەشەی دامانان ئێستا ماشەڵڵا قوتابی هەیە تەنها تەمەنی 10 ساڵە دەرجزۆ قورئانی لەبەر لە فەزلی خوای گەورە. دیارە لەگەر گرنجدانیان بە لەبەرکردنی قورئانی پیرۆز بە ماوەیەکی کەم ئاداب و ڕەوشتی ئیسلامیان پێدەگوترێ وەروەها فێربوونی حرفەکانی قورئان و زانستی تەجوید سەرڕای ئەوەی ستافێکی لە مامۆستایانی بە ئەزمون و شارەزایان لەدابین کرایە ئیداریات لەگەڵیانن شوێنێکی گونجاو لە بۆیان ئێمەش لێرەوە داوە لە هەموو داکێک بابێکی بەڕێز و خۆشەویست دەکەین کاوە قوتابیەکان بێنن لە دەستگای نووری حیکمە بیانکەن بە قوتابی دیارە زۆرێک لە قوتابیانی ئێوە بەهرەدارن بەڕاستی بەڵام ئەو تااقەتیان شاردرایتەوە تا ئێستا نەبینراوەتەوە بەڵام کاتێک دێن لێرە دەڕی دەکەن کە قوتابیەکانتان لەوەی کە هەیتیان زۆر تااقەتیان لەوەی زیاتر و زیاترە بۆیە ئەگەر بڵێن قوتابیەکانی ئێمە تەسیر دەکەن لە دەوامی قوتابخانیان نەخێوە نییە چونکە تەنها ڕۆژێک لێرە دەوام دەکەن بە دەلیلی ئەوەی هەر قوتابیەک کە لە نووری حیکمە تەڵەبێ و لە قوتابخانەی خۆیش بە هەمان شێوە لە پێش قوتابیەکانی ترە. ئەو ئەمکردنەوە و بەڕێزان زۆر دایک باوکان داوای ئێمە دەکەین کە ئەندازەی حەتانە کە لە کاتیانی وەبێت و لە قۆناغی نەوجوانان کە سێ قۆناغە ئەو شەموندانی ئێوارە سێشەمێ بەڵام ئەوەی سێشەمی سبەینانە من وەکو دایکی قوتابیە کە لێرکانە لە قۆناغی منداڵان کە بۆ ماوەی ساڵێکە الحەمدولله لەخوا بە زیاد بێ دوو جوزە قورئانی لەبەر کردووە دەستخۆشی ستافی دەستگای نووری حیکمە دەکەم خی گەورە پاداشتیان داتەوە بەڕاستی ماندووبوونێکی زۆریان چێشەوە لەگەڵ مناڵانی کوردستان بە تایبەتی مناڵانی کوردستانی هەولێر ئەوەی کە من ئاگادارم و داواکارم لە خی گەورە ئیستقامەیان پێ بەخشێ بەڕاستی چووکە کارێکی زۆر جوانیان کردووە لە ڕێگای کەناڵەکەتانەوە بۆ هەموو دایک و باوکێک داواکارم کە مناڵەکانیان پشتگوێ نەخەن چونکە باوەڕ ناکەم لەو ڕۆژگاری کە ڕۆژگارێکی تەکنۆلۆژیایە هیچ مناڵێک هەبێ بەهرەی ئەوەی تێدا نەبێ کە بێ قورئان لەبەر بکاتن زیاتر مناڵەکانی خۆیان بۆ خەریکن کە قورئان لەبەر بکات کە سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم فێربی کە ئادابە جوانەکانی ئیسلام و ڕەوشە جوانەکانی ئیسلام فێربی نەک مناڵەکانی بەوە خەریکە کە شەوتا بەیانیە ڕۆژتا ئێوارە مۆبایلێک یا ئایپاتێکی بداتە دەستی بۆیەوە خەریکیکە کە هەروە لە هەمان کاتدا بەو ڕێگایی کە تەمەشای ئەو ئەنتەرنێت و شتانەکە زاکیرەی زەعیف دەبی کە بێتە ناو ئەو دەستگایە بەڕاستی زاکریان بە قووەت دەبی
سوودی دەبی هەم لە بۆ دنیایان هەم لە بۆ قیامەتیشیان و دووبارە و سێبارە زۆر دەستخۆشیان دەکەم لە ستافی دەستگای نوری حکمە لەو ڕۆژەوە کە هاتە ئەو دەستگایی زۆر شتەکانی کە لێرکانە فێر دەبی دێ لە بۆمان باز دەکا کەیانی دەبینی شتێکی گچکە لە نێو میوانداری لە کاتی سەرداکردندا کە ئەمە تەدبیقی ناکەین ئەو پێمان دەرێ کە داجانیان بابەجان دەبی ئەو شتە تەدبیقین کە مامۆستاوای پێگوتی یعنی ئەوە لەوەی ڕنگدانەوەیە کە لێرکانە شتی باشی فێر دەکەن کە شتەی فێر دەکەن کە ببێتە کەڵە پیاوێک ئینشاءالله یان بێتە ئیسانێک کە لە پاشە ڕۆژدا خزمەتی ئیسلام و ئەو قورئانە بکە ئینشاءالله. نام ئاری گەیلانە لەو ئاهەنگەی بە دووەم دەرچوومە دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەم بە تەمامە لە چەند ساڵی ئایندا هەم قورئان لەبەرکەم. من عەبدوڵڵا غەریب عەزیز قوتابی لە بەشی بەهرەداران دوای ساڵونی وەک پەیوەندیکردنم بە بەشی بەهرەداران توانیم ئەندازەی 10 جزء لە قورئانی پیرۆز لەبەر بکەم. سوپاسی مامۆستایەکان دەکەم و هەروەها ئەو بابەتانێک کە دەخوێنرێن لە پۆلدا وەکو بابەتەکانی لەبەرکردنی قورئانی پیرۆزە و هەروەها فێربوونی تەجویدی قورئانی پیرۆزە و دواتر تەطبیقکردنی. ئەلحەمدولیلا ئەوەندەی کە لە دەستگای بوومەوە تەجروبەم هەبوو بێ زۆر خۆشحاڵم و مرتاحم کە قوتابیم لە دەستگای نوری حکمە. ئەو کەسانێک کە قورئانی پیرۆز لەبەر دەکەن بەڵکو ئاستیان زۆر باشتر دەبێت لە قوتابخانەوە کاریگەریەکی بەرچاوی دەبێت. بە پێی و تەجروبێکە هەمە وەی کردێ لە مەکتەبێ ئاستم باشتر بیتن بەرەو پێشتر بڕوە. بسم الله الرحمن الرحیم. إذا وقعت الواقعة ليس لوقعتها كاذبة خافضة رافعة إذا رجت الأرض رجا وبست الجبال بسا فكانت هباء منبثا. قناعية بيستجبوا قناعية بيجوز أكيد. نەزانم سۆرانی بیرما بەیان نایسە بەڵام بینەرانی بەڵێزمە پێشکەشکار و میوان و هەندێک لە کامێرامانەکانمان هەورامین هەر من لێرەیە بوو هەمویان بە هەورامی قسەیانەگرێسە نازانم قەراریان ناوە بە سۆرانی بەرنامەکە بڕوایان بە هەورامی خەبەرەوەی کرد لە نێومانای تۆش باش قەینا فێرم کرد. ئازیزان تەوەری سێمان تایبەتە بە کار و چالاکیەکانی گروپی پەپولەکانی هەورامان دیارە. ئەم گروپە لە بواری هونەری مناڵانە کارەکەن لێرە بەرپرسی گروپەکە کاک سەنعان فایق میوانمانە. کاک سەنعان زۆر بەخێر بێ. گروپی پەپولەکانی هەورامان چییە لە چ بوارێکە ئیشەکەن؟ بەڵێ سەرەتا زۆر خۆشحاڵم بەم دەرفەتە سپاسی بەڕێستانەکەم سپاسی کەناڵی پەیام ئەەکەم. گروپی پەپولەکانی هەورامان تقریبا نزیکەی و پێخاتە 13 ساڵەوە ئەم گروپەمان هەیە بێدابڕان بەردەوام ئێمە کار و چالاکیەکەین لە خورماڵین لە منتیقەی هەورامان و شارە زور و هەڵەبجا. ئەتوانم بڵێم تاکە گروپێکین کە توانیومانە وەک بڵێ جم و جوڵێکی مناڵانە بخێنە شارەکەمانەوە لە بوارەکانی شانۆ و شعر و گۆرانی و چیرۆکە دەستێکی باشمان هەیە. ساڵانە چەند ئاهانگێکەکەین ببوونەی ڕۆژی گیانی مناڵانەوە مافەکانی مناڵانەوە بۆ ببوونەی کردنەوەی دەرگای قوتابخانەکان و بۆنەکانی تریشەوە. زۆر باشە ئەگەر باز لەو بکەین لە هەورامانە ینی تا چەند گرنگ ئەم چالاکیانە ئەنجام بدرێت وە هاتنەوە دەمی دەنگی منداڵان و گرنگیدانی منداڵان بەم بابەتانە تا چەند گرنگە زۆر جار دەبینین بۆ ئەوەی کە لادیەکان شوێنە دوورەکان کەمتر خزمەت بە مناڵانەکرێت لەبەرەوەی کە دوورە لە شارەکان وەکو شارەکانی کە چالاکیێکی زۆری تێدا بکرێت. وەڵاهی زۆر جوانە مامۆستاگیان ئێمە تقریبا ئەتوانم بڵێم زۆر زەرور و پێویستە ئێمە لە فەراغی ئەوەیە کە لە منتیقەکەی ئێمە
منطقەی هەورامان و خۆرماڵ تۆزێک کەنارگیریشە لە شارەکانەوە دوورە بە تایبەت ئەو گوندانەی کە زۆربیان لەسەر سنووری بڵێن ئێرانن زۆر بێ بەشبوون لەوەی کە لە کاری مناڵانە لە ئاهەنگ و لەو خۆشی شادیانە کە بۆ دنیای مناڵ هەیە ئێمە دەمێک بووە بڵێ 12 ساڵ لەمەوە هەستمان بەوە کرد ئێمە ئەم گروپەمان دروست کرد هەر بۆ ئەو پڕکردنەوەی ئەو بۆشایە کە بتوانین لە ناو خورماڵ و گوندەکانی دەوروبەریشە ئەو بۆشایە پڕکەینەوە بۆ ئەو دنیا جوانەی مناڵان کە وەک بڵێ بۆ لە شارەکانە مەسەلا ئەو شتانە هەبێ لەوێ نەبێ ئەنجا مناڵانی ئەو ناوچێژ ئەتوانم بڵێم شایانی ئەوەن کە لەگەڵ حەزو ئاواتەکانی خۆیانە بژین دڵیان خۆشکەی و مناڵانی ئەو منتیقەژە توانم بڵێم کەمنین لەو مناڵانی کە لە ئایندەیە ببن بە پیاوی پاڵەوانی ئەم گەلە. زۆر باشە کاک ساڵان ئێوە کار و چارەکەکانتان هەر لە ناو گروپەکەی خۆتانایان بەشداری فیستیڤالەکانەکەن ئەشنە قوتابخانەکانەوە کار و چارەکەکانتان چۆن نمایشەکەن؟ بەڵێ ئێمە بە تەمەنی خۆمان ئەتوانم بڵێم بە شانازیەوە بڵێم ساڵ بە ساڵ ئەم گروپەمان ئەم ساڵمان لە پار باشتر و پار لە پێرا بڵێن باشتر بووە. یەکێک لەو شتانە کە توانیمانە لە دەرەوەی خۆرماڵ مەسەلا ئێمە کار بکەین لە شارەکانی هەموو کوردستان گەڕاوین میوانداری کراوین ئاهەنگەکەین بە تایبەت وەک مامۆستا فەرمووی ئێمە لە گوندەکانی هەورامان کە دوورە دەستن کەمترین کاری ئیش و کاری چالاکی مناڵیان پێ ئەگا ئێمە توانیوانە ئاهەنگ و خۆشی و شادی بەرینە ئەوێشەوە ئەمدایم وەکو فستیڤال و ئۆشتانە هەمیشە محاولەمان کردووە لە هەر شوێنێک شتێک بوو بێ ئێمە کردومانە پار لە ئێران فستیڤالێکی نێودەوڵەتی کرا بۆ خوێندنەوەی چیرۆک ئێمە گروپەکەی ئێمە لێرە بەشدار بووین لەو ئاهەنگە بەڵام بە بۆهۆی کۆرۆناوە نەمانتوانی خۆمان حزورمان هەبێ لەبەر ئەوە بەڵام پلەی سێمیمان بەدەستهێنا یعنی ئەمە شانازیێک بوو بۆ گروپەکەمان کە توانیمان بە چیرۆکێک پلەی سێمی بێنین فستیڤالێکی نێودەوڵەتیش بوو نزیکەی هەڵاندەبوون 53 وڵات بەشدار بوون ئەمە شانازیێک بوو بۆ گروپەکەم زۆر باشەمە سەسەنان ئێوە بەرهەمێکتان دروست کردووە لە هەورامان و کردوتانە بە دیاری بۆ شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پێیان پێمان خۆشە بینەری کلیپەکە بین دواتر پێکەوە گفتوگە زیاتر لەسەر ئەو بەرهەمەتان ڕازدان پێکەوە بینەری ئەو بەرهەمە بین کە لەلایەن گروپی بەپولەکانی هەورامانەوە ئەنجام درراوە. Mama, how Ramana Mama, Hakuskolo
دڵە و تەمامە کەش و کۆسارش جوانە گیواوش گرت دەرمەنە کەش و کۆسارش جوانە گیواوش گرت دەرمەنە گیواوش گرت دەرمەنە ئازیزان دووبارە سڵاوتان لێبێ دەستخۆشی بۆ ئەو بەرهەمە جوانی گروپی پەپولەکانی هەورامان کاک سەنعان بێ مۆلای جەنابێ ئەم بەرهەمە لە هەورامان بەرهەمتان هێناوە لە کێکەوە بەرهەم هاتووە کێ هۆنراوەکەی نووسیوە کاری دەرهێنانەکەی لەلایەن کێوە کراوە سپاس وەڵا من لێرەوە توانم بڵێم زۆر زۆر سپاسی کاک خالید ئەەکەم وە کاک مختار و کاک ژیوار بەداخەوە کاک ژیوار ئەوایە ئەویش لێرە وایە بەڵام بۆی نەکرا وەنا حەزمەکرد ئەویش وەکو دەرهێنە لەگە بەهاتایە سەرنجی خۆی وایە لەسەر کارەکەی خۆی لەم کلیپە ئێمە نزیکەی بە تۆمارکردنیەوە نزیکەی 3 مانگە خەریکی ئەم کلیپین بەڵام لەم دوایە کە لەگەڵ کاک ژیوارە قسەمان کرد ئەو تی من دەرهێنەری بۆ کەم و دووبارە زۆر سپاسی یەکەم ئەگەر ئەو بەڕێزانە نەبوایە ئەتوانم بڵێ من نەمەتوانی ئەم کلیپە بەرهەم بێنین ئەم کلیپە ناڵم مۆسیقاکەی کاک خالید بۆی داڕشتووە زۆر زۆر سپاسی یەکەم کە خۆبەخشانە ئەو شەی بۆ کردم زۆر زۆر مەمنونم بۆ کاک مختار حەبیب تەسویرەکەی گرتە ئەستۆی خۆی کاک ژیواریش دەرهێنانی وەکو تیژ گروپی ئەستافی گروپی پولەکانی هەورامان هەموو کارەکانمان ڕاپەڕاند و تا ئەو بەرهەمە جوانەی لێ دروست بکەین شارەکەشی هی مامەسا ئیبراهیم عەبدولکەریمە زۆر زۆر سپاسی یەکەم ئەویش کە وەفاتی کردەوە خۆی گەورە عەفوی کە شارەکە ئەگەر بینی باسی سروشتی هەورامان و جوانی هەورامان و ئیشە دەستیەکانی هەورامان و وەک بڵێ عەفوو کاکڵەی هەورامان بازەکە ئێمە تەبعەن وەک گروپی پەپولەکانی هەورامان ئەوەشمان لەبیر نەچێت کە وەک وتمان پێشتر ئەو منتیقە بێبەشە لە هەندێک کاری مناڵانە ئێمە توانیمانە زۆر ناکەمێک و بۆشایە پڕکەینەوە بە تایبەت منتیقەی هەورامان ینی زمانی هەورامی زمانێکە لە زمانە دۆڵەمەنەکانی هەورامان ترسی هەندێک و فەوتان و وەک بڵێ ئەوشتانی هەیە ئێمە دیسان لێرەوەشەوە ئەتوانم بڵێم ئەو بۆشە ئەم پڕەکەینەوە کە لە دنیای مناڵ ئەم بۆشایە پڕکەینەوە کە نێڵین ئەم زمانە بە گۆرانی و بە شعر و بە چیرۆک و بە شانۆ وەک بڵێ ئەم زمانە بخینەوە ناو دنیای مناڵان لەبەر ئەوەی ئەم زمانەشمان بمێنێتەوە زۆر باش مامۆستا کارکردن لەگەڵ منداڵە لەوان تۆزێک ناخۆشتر بێت لەوانی تۆزە مانوبوونی زیاتری بێت لەم کلیپەدا ئێوە تا چەند ماندووبوون چۆن توانیتان ڕایەنان بە منداڵەکان بکەن و بتوانن ئەم بەرهەمە جوانە ئامادە بکەن بێگومان کارگەدن لەگەڵ مناڵان ئەتوانم بڵێم کارێکی حتا بڵێ دڵخۆشکەرە بەڵام تەبان ئەزیەتیشی هەیە بێ مناڵ دنیایەکی تایبەتە بە حەزەرەوە ئیشی لەگەڵ بکەین بەڵام ئێمە هەمیشە وەک پێشتریش ئیشارەتم پێەیە ئێمە وەکو با بڵێن دەوام لەبەرەوەی جوانتر تێبگەین ئەم گروپەمان دا نابڕین ینی مەکتەب هەبێ مەکتەب نەبێت لە پشووی هاوینا ئەوشتانە ئێمە هەمیشە هەفتانە ئەو مناڵانە یەنە بڵێن کتێبخانە و لەوێ ئێمە پرۆهی خۆمانەکەین ئەوەی کە هەمانە بە مناڵەکانی ئەەکەین لەبەر ئەوەی هەمیشە مناڵەکانمان مدەڕیبن لە شعر و ئاواز و بڵین شانۆ و ئەوشتانە دا لەبەر ئەوەی وەکو مناڵەکان حەزیەتمان نەبوو بۆ ڕاهێنانی کلیپەکە لەبەرەوەی پێشتر وەک عەرزم کردی مدەڕی بوون بەڵام تر وەکی تریش خۆشمان بێگومان تۆ کلیپێکی ئاوا بکەی مەسەلا بەیانی تا ئێوارە ئێمە تو ئەتوانم بڵێم تۆزە پەلەشی پێوە دیار بۆەوە نام کلیپە ئەبوایە بەلانی کەم چەند ڕۆژێک کلیپمان کردایە بەڵام لەبەر کەمی داهات نەمانتوانی وە بڵێ درێژە بە ڕۆژەکان بێ لەبەرەوەی جوانتر ئەمە پلانی کاکژیوار هەبوو کە ئەم کلیپە زۆر جوانتر بکە هەندێکیشی تر هەبوو کە بیخاتە ناو کلیپەکە بەڵام بۆمان نەکرا لەبەرەوەی بە ڕۆژێک کردمان بەڵام تەبعاً مانوبوونی پێوە دیارە و خۆشمان زۆر هیلاک بووین ئیشیش بێمانوبوون ناکرێ بەشێک لە دیمەنی ئەو کلیپە هەورامانی ڕۆژەڵات بوو ئێوە ویسوتانە لێرەوە پامێکیش بن بە منداڵان کە هەر هەورامان بوون لەم دیو نییە لەوێش
چەند ناوچەیەکی گەورە هەن زۆر جوانە وەڵی من عرضم کردی یەکێک لە پلانەکانمان ئەوە بوو کە ئەگەر وەک بڵێ داهاتمان نەبوو کەسێک نەبوو سپۆنسەریمان بکەوەنا ئەم کلیپە ئەگەر بەشێکی لە ئێران وایە وەگە هۆرامانی ئەودی و زۆر زۆر خۆشتر بوو بەڵام چەند دیمەنێکمان وەرگرتووە بۆ هەرجوانی وەک بڵێ پەیامیش بێ بۆ هۆرامانی ئەودی و بێگومان ئێمە فەرقمانە بڵێن هەورامانی ئەودی و ئەمدی و بەڵام بەڵێ چەند وێنێکی ئەوێشمان تێکردووە لەبەر قورسی کلیپەکە. کەکسەڵام پلانی ئایندەتان چییە هەر لەم بەرهەمە ئاوەستنیان بەرهەمی تریشتانە بێ؟ بێگومان من عرضم کردی هەموو ساڵێکمان لە ساڵی بڵێن ڕابردوو باشتر بووە ئێمە ئەم کلیپەمان کردووە پێم وایە من خۆم زۆر شانازی پێوەکەم ئەوەی بینی بێتی لەوانەیە زۆر دڵی بەوە خۆشتر بوو بێ کە لە ئیشەکانی ترمان جوانتر و پاکترە ئەویش بە هاوکاری ئەو ئازیزانە کە ناوم هێنان بێگومان ئێستا ئێمە عرضم کردی چەند ئاوازێکی ترمان حاضرە بۆ تۆمارکردنی گۆرانی ئەگەر سپۆنسەر هەبێ یا خۆمان بتوانین بێگومان شتمان حاضرە بۆ ئایندەکە لە ئایندا هەم کلیپ بکەین هەم ئاهەنگ بکەین ینی ئێمە وەسەنمان نییە هەتا بتوانین پلانتانەیە بەرەمی دیکەتان بە شێوەزاری سۆرانی بێت وی زیاتر خەڵکی بڵێ ئێمە وەک بڵێ تەرکیزمان لەسەر زمانی هەورامی و منتیقەی هەورامان هەیە چون لەو منتیقە گروپێک نەبوو وەک بڵێ تایبەت بە مناڵانی هەورامان و ناوچەکە بەڵام بێگومان ئێمە وەک بڵێ سۆرانیشمان هەبووە ئەو ئاوازانەش کە ئێستا وتم کە حاضرە دوانیان سۆرانیە ئەگەر عفو وەک بڵێ دەرفەت هەبێ و سپۆنسەر هەبێ بڵێ لە بەرنامەمان هەیە کە دوو کلیپیان سۆرانی بێ لە هەورامان و لەو سنوورەدا هیچ پلانێکتان هەیە کە فستیڤالێک بۆ منداڵان ساز بگرەوەگەوەی دەبین لە نێو شارەکاندا ئەنجام دەدێت لەو ناوچێشدا کە گرنگەوە خۆدا ماژت پێکرد ئەو چینە لەوانی پراوێز خرابێت بۆ تایبەت بە منداڵان من بەشایەتی هەموو ڕێکخراوەکان و دەستگا حکومیەکانی ناوچەکە ئەتوانم بڵێم ئاهەنگ ناکرێت بەقەت ئاهەنگەکانی ئێمە هەم جمهوری هەبێ هەم قەرەباڵخی هەبێ بۆ کەسیش نەیتوانێت وەکو ئێمە ئاهەنگ بکە ینی ئەمە بەشایەتی وەک بڵێ ئەرشیفی خۆمان و ئەو خەڵکانە کە توانیمانە دەستێکی باشمان هەبێت لەو ئاهەنگا بەڵام وەکو فستیڤاڵ کە گەورە بکەین تاکو ئێستا شتێکی وامان نەکردووە بەڵام ئێستا بەرنامەمان هەیە لەگەڵ بەشی هونەری تەربیەی هەڵەبجە کە فستیڤاڵێ بکەین بۆ قوتابخانەکانی خورماڵ گوندەکانی دەوروبەری ئەمە ئێستا بڵێن قسەمان لەسەر کردووە و وەک بڵێ ڕەزامەندی لەسەر کراوە تر لەسەرەوە ماوین کە بەرنامەیەکی بۆ دانێن و لە مانگی سەرەتای 11 و کۆتایی 11 ئینشاڵڵا ئەو ئاهەنگە بکەین بە چالاکی قوتابخانەکانی خورماڵ و دەوروبەری ئەمەمان لە بەرنامایە کە لە ئایندەیە ئینشاڵڵا بۆ مانگی 11 ئەنجامی بین زۆر باشە ئەگەر ئێوە لایەنە یاخود کەسێک سەپۆرتام کات سپۆنسەرتان کات دەکرێت بەرهەمی باشترتان هەبێ بۆ نمونە ئەوە زۆر کلیپتان هەیە کە نەکراوەتە کلیپیان ئەوە بێت بەڵام من خۆم بیستومە لەوانەیە زۆر خەڵکێکی زۆر بە تامەزرێ بە تایبەت ناوچەی هەورامان گوێی لێ بگرێت بۆ بە تایبەتی منداڵەکان حەزیان لێبێت ئەگەر کەسێک بتوانێت هاوکارتان دەتوانن ئێوە پرۆژەکانتان گەورەتر بکەن بێگومان مەسەر نەک هەر ئێمە هەر ڕاگەاندنێک هەر بڵین گروپێک ڕێکخراوێک سپۆنسەری هەبێ ئەتوانم بڵێم ئیشەکانی باشترەکە جوانترەکە ئەگەر ئێمە سپۆنسەرێکی وامان هەبێ ئەتوانم بڵێم ئیشی پرۆفیشناڵی زۆر باش ئەەکەین کە لە ئاستی زۆر بەرزە بەڵام ئێمە لە کاتێکە ئەم ئیشانەش دەکەین ئەتوانم بڵێم لەسەر گیرفانی خۆمان ئەیکەین ئەوە مەسەلا کلیپەکە خۆی شایەتە کە لە تایتڵەکە کەس سپۆنسەری نەکردوین و کەسی هاوکاری نەکردوین تەنانەت بە 1 دیناریش هەر لەسەر ئەرکی خۆمان بووە من ئەو ئازیزانە دیسان زۆر سپاسیانەکەم ئەگەر ئەوان نەبوونایە نەماتوانی ئەوە بکەم بەڵام من لێرەوە حەزەکەم وەک بڵێ ئەمە بڵێم کە گلەیەکم هەیە لە تەواوی کەناڵەکانی خۆمان کە بەرنامەی مناڵانیان کەمە یا هەیان هەر نەیهێشتووە یا چەند کەناڵێکی مناڵانەمان هەیە وەک بڵێ سپۆنسەری کەس ناکەن سپۆنسەری وەک بڵێ گروپێکی وەکەوەی ئێمە کە بە زۆری شانمان وتووە کە بە ئیش بکەین یەکێک لەو گولەیانەیە ئێمە کە ئیشی خۆماڵیان نییە ینی زۆر بەداخەوە ئیشی خۆماڵیان نییە مەسەلا ئەگەر ئاوازێکی سۆرانیشان هەبێ سێ دەکەی مەسەلا کلیپەکەی
چەند ئیفلام کارتۆنێکی بیان نییە ینی بەڵێ جوان و کاریگەری خۆی هەیە بەڵام ئەی بۆشتی خۆماڵی ئەم نیشتیمانە ئێمە پڕە لە شتی جوان پڕە لە یادەوەری پڕە لە چیرۆکی خۆشخۆش هیدا پیرەمان هی با پیرەمان مەسەلا بۆ ئەمانە ونکەین بۆ مەسەلا هەدەست بەرین بۆ ئەوان ینی ئێمە ئەی خۆمان وتومانە وەرن مەسەلا ئەمە ئیشمان ئەمە کلیپمان هاوکار نابن ینی ئەوان ئیشیان چیەکە ئیشی مناڵانەکەن ینی ئیلا شتەکە هی خۆیان نابێ یا ئێمە لەوان نەبی نابێ ئەمە شتێکی هەڵەیە بەتایبەت لە دنیای مناڵە زۆر حیف بۆ ئەو کەناڵانە مەسەلا تۆ هاوارەکەی وەرە بە کەناڵەکە و پڕکەم لە بەرهەمی جوان بەڵام نازانم ئەو سەبەبە چییە بۆ نە ئیشی خۆماڵیان هەیە نەوەی هاوکاری گروپە مناڵەکانیشەکەن سەکان خۆش بێ کاک سەنعان ئێوە لە ئێستا کێ سەرپەرشتیاری ئەم گروپەتانەکە جگە لە خۆتوە چەند مناڵش بەشدارە لە ناو گروپەکەتانە کاروچالێکیەکان بەڕێوە بن من خۆم بڵین بەرپرسی ئەم گروپەم دەستەی کارگەڕیمان هەیە بەداخەوەوانیش بۆیان نەکرا کە بێن بۆ ئێرە مامەسانیایەت و مامەسا بەیان و مامەسا نێرگز و کاگژیوار ئەوانیش هەمیشە وەکو ئەندامی خۆمان هەمیشە هاوکاری ئێمە بوون مناڵیش تقریبان نزیکەی تر بە زروف و بڵین کاتەکان فەرقەکە ئێستا کاتی قوتابخانەیە بڵین عادەتەن لەبەر خوێندن کەمتر مناڵەکان پابندن بە لەبەر سعی و بەتایبەت ئەوانەی کە لە پۆلی شەش ئەوانن ئێمە مەراعەتی دەرزەکانیان نەکەین ئەتوانم بڵێن مەسە کەمتری بەڵام لە کاتی پشوەکانە ئەتوانم وەکو نووسین 40 بۆ 45 مناڵمان لەگەڵایە بەردەوامیش ئەوە هەر لە کاروچالاکی خۆمان زۆر سپاس بۆ بەڕێز کاکسن ئەنفە بەرپرسی گروپی بەپولەکانی هەورامان زۆر سپاس دەکەین زۆر بەخێربێت سپاسی بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئێوەی سەرکەوتن زیاتر بۆ گروپەکەتان و دەستخۆشیش بۆ جەناب و ستافی کارگەڕی گروپەکەتان و مناڵ و چاوگەشتانش کە لەگەڵتانە وەڵا ئازیزان ئەم ئەندازەیە کۆتایی بەرنامە ئەمڕۆمان بوو لە پەیامی ڕۆژ بە ئومێدی ورگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت ئێمە لێرەوە بەخواتان دەسپێرین تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ لەو چۆل و بیابانە ئەبێ یاوەری چێبێ یا بەو کەژ و چێوانەوە سەودا